بەشداربوونمان لە سەمیناری میوانی زۆر خۆشەویستمان بەڕێز دکتۆر ئەسکەر بۆیەک و هاوژێنی بەڕێزی لوسیا خان. دکتۆر ئەسکەر یەکێکە لە کەسایەتی عیلمی و کۆمەڵایەتیەکانی کوردانی یەزیدی لە سۆڤیەتی بەری پێشوو و لەوە ناسراوترە کە من لێرە باسی بکەم ئەوەی کە پێویست بێ جەنابی پیرخەدەر لە من زۆر شارەزاترە لەسەر دکتۆر ئەسکەر بۆتان باز دەکات. لە ئینستیتوی تۆژینەوە گەشەپێدان لە دوای 2014ەوە چەند فایلێکی کراوەمان هەبووە کە چەند جار بۆی دانیشتووین هەندێک جارەوە لە بەکراوەیی و زۆر دانیشتی تایبەتیشمان هەبوون بۆ لێکۆڵینەوە لەسەر دۆخی ئێزیدیانی کوردستان لە بواری جیاجیا، هەر لە شەڕی داعش و کێشەی شنگالەوە بگرە کە پرسیار و برین و وەلە عینی کات هەندێک کێشەی ڕادیکالیشی لە ناو ئێزیدیان دروست کردووە، پرسیاری لە ناو کوردی موسڵمانیش دروست کردووە لەگەڵ تاریخی ئێزیدیان و هەروەها کەموکوڕی ناوخۆی کۆمەڵگای خۆجێیی ئێزیدی لە مەنتیقەی شنگال و شێخان دانیشتی تایبەتیمان هەبوونە. ئەو دانیشتنە بە تاکید یەکێک لە دانیشتنە باشەکانی دەبێت. بندەمێکە لەگەڵ دکتۆر ئەسکەر لەسەر خەتم کە سەفەری کوردستانی کرد لەسەر بابەتێکی تایبەتی لێرە قسەمان بۆ بکە کە تەواوکەری ئەو فایلی کراوەی ئێمە بێ لەسەر ئێزیدیان ژەوەیە. ئەو ناسنامەیە کە ئێزیدی بۆ خۆیانی تعریف دەکەن و لە هەنگاوی یەکەم هەمویان باوەڕیان پێیە کە ئێمە ئێزیدین، بەشێکی زۆریان دەڵێن ئێمە ئێزیدین و کوردین و بەشێکی دیکەیش هەنە بە تعریفی دکتۆر ئەسکەر ڕادیکالن دەڵێن ئێمە کوردستانین و ئێزیدین کورد نین. ئەوە چۆن دروست بووە؟ ئەو هەستێکە بە درێژایی تاریخ دروست بووە. ئەو ناسنامەیە کە ئەوان بۆ خۆیانی تعریفەکان لە ڕادیکالەکەەوە دەست پێەکەین ناسنامەیەک نییە کە حزبێکی سیاسی دروستی کردوێت. من پێم وایە حکوومەتی عێراق لەوانەیە ئیشی لەسەر کردبێت، بەڵام حکوومەتی عێراقش دروستی نەکردو. ئەڵێن لە ئەرمینیا پێشی دانیشین بین ئێرە دکتۆر ئەسکەر باسی محاولاتی دەوڵەتی ئەرمینیای دەکرد، بەڵام من پێم وایە مەسەلەکە لەویش قوڵترە. ئەگەر ئێمە بگەینە تعریفێکی حەقیقی وەکو خۆی، پێم وایە یارمەتێکی زۆر باشی کۆمەڵگای کوردستانی دەین بۆی کە لە پێکاتەکانی دیکەش ڕوو لە تعریفی ڕاستەقینەیان بکە و ئەو کات کۆمەڵگایەکی ئاشکرامان دەبێ، وڵاتێکی لێکتر ئاشنامان دەبێ، هاوکاریکردن و هاوچارە نووسبوون ئاسانتر دەبێ، لە عینی کاتدا تایبەتمەندیەکانی هەر پێکاتەیەک لای پێکاتەکانی دیکە ئاشنا تعریفکراو و احترامیشی دەگرێت. اینجا هەدەف لەو پرسیارەی ئێمە بۆ سەمیناری ئەمڕۆی دکتۆر ئەسکەری بوویک ئەوەیە، هیوادارم بتوانێت معلوماتێکی زۆر و ڕێی تایبەتی خۆشی هەیە گوێمان لێبێ. زۆر سوپاسی دەکەین جارێکی دیکە هەولێرە دڕون کردەوە. خۆشحاڵین کە شانازیش دەکەین کە یەکەمین سەمینار و نشاط خۆت لە کوردستان بە ئێمە سپاس و سوپاسی جەنابی پیرخەدەر دەکەین کە پیری هەمومانە ئەم سەمینارەکە بەڕێوە دەبا هەم تەواوکەری باسەکەش دەبێت. هیوادارم باسەکەمان لەوە دەرنەچێت، یعنی تا بگەین بە نەتیجەیەک. جارێک کە سوپاس دەبوو هەمووان. یا کوردی وەکە ساگەدارە بە چەند جارە هەروەکی مامۆستا سەڵ ئاماژە پێکردی بۆ خورتکردنا گیانێک کوردیاتی و پاراستنە ئاسایشان نەتەویە کوردستانی و ڕێگرتن لە حەزت کوردستانی چەندەها سیمینارێت بە پێز و وتێل و تەسەل سەروی بوارێ مامۆستا سەرۆ ئاماژە پێکردی لێ ئەنستۆتی داینا. ئیرۆ ئەم کەیفخۆشین و مامۆستا دکتۆر ئەسکەری بۆیک کورد ئێزدیە سۆڤیەتا بەرێ ئەرمەنستانی بۆ جارەیەکیە چاوی کوردستانی ئەپئاڵایە کوردستانە ڕەنگین ڕۆند بێت و ئەوەی خەون پێوە دیتێن هۆزان و شاعر ساڵی شێستادا نویسین کودێ کوردستان هەرچێ بێت و هەوزانێکش هەیە یا ساڵا
66 عن 67 وكس أقدر ما مصايد ديوان خدا وشانديا توري ما هروكي ما مصايد سروقتي أم بحسابي شدنا كي ازديت مال سوفيتي الشي بواري خدمتها شاندو كولتوري كردي كده إيرو كتوري بنا نافبت البواري الروماني البواري موسيقي البواري شعر أدبيات الراجعاندني يعني قشتي شاندر كردي ما مستعسكر كتابك نزكي بنصت لا باريس هيا شاندر كردي السوفيتي أم أفد بلانا توري ما بت أفد الصبي يانجي اللي كتياني في سنة الدوكة دي توري سمينا هايبد إيرو أم بحثا كردستان كين أم تشاوى اتفاقا قالي خرد كين أجر هندكا دل إيشيش بوان شبت يانش أنجام ديروكا تراجيديا بسري إزدياهاتي هندكاش إذا سايكولوجيا كهوصا برا شبتن إيدو دلبت يانج دلوي تجيبت داخل دلبت أم تشاوى وانجي آشت كين بهمني بين جهنا كارواني خباتا كرديني والقلب رايت خو كرديني بشارينين ما مستعسكر صالة 1941 الجندي الرياض تازا وداخ سازي الأرمنستان جدايق ويا الصالة 1966 انستوتا ايكونوميكي تمام كريا الصالة 68 بويا سكرتيري نيفيسريت كرد النافريكتيان نيفيسريت أرمنستاني بيشتينجي صالة هفتي نام خويا دكتوراه تمام كريا ايكونوميكي ديسا أبا بواري خوندنا يبيا لي بواري انترساوي شعر وأدبيات بوينا ليكولين زانستي درباري ديروكا كردا بوينا بشتي بروستروي كي صالة نوتي وق جنابه أقدار إكتيا السوفيت روسيا و أزمونا كانوا دا سبيكر ما مستعسكر جيش أرمنستاني جبر وان راديكال ما مستعسرو أما جبكري كو هندك فيتا هندك نحزت كردينية أصلاً قد رأي نفسريت كرد كرن رأي خباتا كردينية كرن الأرمنستاني ناچاري ويدر بجيشت وشو كازاخستاني 3 سال الويدر كي مع الويدر جي سرپرشتيا غوارا كتكر نافي غوارا كرد السالة نوتو ششي قصة ألمانيا كر والباجيري أولدنبورغ مع الويدر كي مالك ازدياها كاركي گرشیانه خو خبات کردن ما مستعسكر محمد بخوش بو کو بتسرو که کمیته روشنبیری مال ازدیال اولدنبورغ سرکاتیاوی کمیته کرد و خبات روشنبیری یا چاندو ادبیات کردی خملان پیشتینگی ما رابو پره پیدا او کمیته روشنبیری مال ازدیال اولدنبورغ مکرا انستوتكا يعني نافندكا وكولينة ازديناسية ما مستعسكر سروكاتياوي نافندت كر وهطانو هفت كونفرانس جريداينا أرمان جاوي اوي بو ناسينا ازدياو رولوانت خدمتها چاندو زماني كردي دا وتوان كونفرانس اكشوان كونفرانس جيد الخوشامو ما مستعسرو بدعوتك فرميش نافندي ما خواست هات جواميري وسمينارك يا تيرو تسل سر چاوانيا خرد كرنا جاني كردينية ناف بكاتت كردستاني پیشکش کرد و وقتشان دي مالا ازديا وينا فندي بريشان صالحاتيا هوليرا بايتاخ سردانا عولي بو و انستوتي بو كارتيليم طولان و شهاب داغو چند حوالت قلب بري نوشي سالا 2008 جناب كاك نشيران بارزاني دعوتك فرمي بما مستعسكر فريكير او وشنافالت خوش بين افندي بين كردستاني ومرازاي وبيت كردستاني ببين لي رفشاوي يا لجوي نه حسابو نقاري بيت ايرو ام دلخوشي كوين نافمدا بوجارا كتتا كردستاني هطان هو 26 كتاب چاپ كرينا چي هوزان چي رومان چي وكولين اكاديمي سرروشا چاندو خباتا كردي سيميناجي بتر دريش ناكم سيميناجي او تورنا وكي ماوسا سرو اماجه بكري ديروكا ازديا يا دجوار يا تراجيدي
چی کار سر سایکولوژی ازدیا کرد که هندک بیشن ام نکردیم ام ازدینا بتنی نه بیشن نکردیم ام هر ازدینا و زمانی ما آویا و کلتوری ما آویا چی بتکرین که اف دو دلیال نکوان نمینت و جارا کدی دست خود ناب دست برای خوب کن او کسید که لا بلا بیشن ام هر ازدینا چیش ازدیات تخواستن بوری خوش کرنا وی تواری کو گیانی پک و جیانی خورد بود چیش روشنبیرت کرد سر سیاست مدارت کرد که تخواستن کو اوجی هریکاریا برای خود ازدیب کن و دست وام بگیرن و گین کناری آرامیه ام حس کن تو بوان چرا کرد مسلمان ده تخواستن تا او بله بله ما گوک روشنبیرت کرد سیاست مدارت کرد تکرای جمهوری کردستان تقسیم نکرد سال 2004 دل تراجیدی از دل همو محفله وفادارن و بیجن هر زاخو حتی سلیمانیه در مالت خوب ما بکرن در مزگفت با ما بکرن در قطاب خانه با ما بکرن اوه هر بیرامایا اوه هلای خمید ما سبق بل کلام کما مستعس کرد اجی گلگی کی خوشم چه دنگی خوش بودیم کی از پرکی خوشم میرو روشن بیرم میرو جویانه راستی جور اولنه از حق روشن بیر حق زانه ملت ما امروزی هفتین و درق هنک پرسادا پرس که نه بونه پروبلم پیشیا کرد و کردستانه هم قاربن همه گی جاره سر بکن از راضی بونه خود دادم که سرو دادم که اف راستاتن فکر که هم قاربن بر راستی کنه پروبلم خود به فرای خبر داد اگر برای کرد مسلمان هم روشنبیر کرد مسلمان و ازدیر راستی هف دادن همه کی سرگردی خبر دادن از دخواستم برای هم وکری خبر دادن هم گشکی وکری خبر دادن چرا ها بو اف چه پروبلمن ایرو پیشیا ازدیا سکنی نه اوی چا به اب پروبلم حتی که هرم هم چه بکن که آلیکاری ازدیا ازدی ایرو حالا گلگی خراب داد نوا دیرو که خواه خراب داد دیرو که حالا وقت که ایسا نبیه که ازدی بکنه بیا حالی داد چقا ایرو کنه ازدی دویژن فرمان مراب کال بابی ما تمه درقا وان فرمان دا خبر دانا هم حالا خورد بون دو چونه گنده دا ما درقا کردستان و درقا زمان ملت خدا درقا دنویسی نوان را خبر داده و او دکر هنه کال هبون دو دون خبر دن دو هم ندیدی اینجا سال 2014 مجی او فرمان دید فرمان چیه؟ فرمان کنکوژیا ملتکی جواککی که آیه ملت زوردار دا تکرنه اوه کنکوژی مگش که در شب خود دید مگش که دید چگونه که متنه دید تمامی دنیای بو شاوه کنکوژی شنگاله اگر فرمان دن دا کسی ندید فرمان دبون ساجی در باز دبون دچون لشنگال تمامی دنیای دید چه ها تسری شنگاله دا راست فرمان دنی دبون
برای ازدیا در و نیبود اونو ندر رویانه در را شنگال ندیشت ندر رویان مال خود ندیشت ندر رویان چیزی هفیا شهر خود دکرن کی ها تا کشتن کی دما جا کردنی بدگاریون مال خدا عمر خود دیسا بردوام دکرن ویج کمپوژیه دا مال خود هیشتن شرکت دبرا نه اما وقت دنیای دا جیتنه کو ازدیلی تنه اول تراژدیا لوپه مزنه دنیا تنه ازدی شنگال نینن ازدی باشود نینن سال 1990 دا دست بکری حالا پیشیوی ازدی باکو دانم وقتی 30,000 ازدی باکو هبود گش رایون چونه در ازدی روجاوا دانم اونو جی چون بیدی او داشر را دی روجاوا جی ازدی چون کتاب تنی مایه براجی مینا لی که کاتلا سر ریا و برگ ولادی دندچ نوع ازدیاد آجی دشمن کردستان خواته که مزرع خواته که صادقن که بکار بین ازدیاد کردیتی بقاطی اما تراژدیا هن ازدیانه هنجیا تمامی ملت کرده وقتی هم دویژن ها قبلا که کرده ازدیا بره ناموسا ازدیا را لیستن نظام چک کرد اما تنی سبا ازدیا نینه اما سبا تمامی ملتی نیه اما تمامی سبا کرده هم گره که درقای کاری دا بفکر نوع ازدیا دا گلک مروی رادیکال، گلک کومه رادیکال، گلک کومله رادیکال چی بونه و هر تشی دکن که ازدیاش کردیتی بقدر. این هم چاب بکن پیشی اون بکن. گلو شنگالی دا دیکن کجا شنگالی دا دست ببو او ازدیا دوین هم کرد نینا. اما وقتی مسابقشن گلک شاش دادن. اول دیرو کتی، توی 1400 ساله ولاتن دا این فاله. اول 1400 ساله ام وی پروبلم ام وی نخوشی دا کدن وی نخوشی او دکن کم وی نخوشی درمای. چرا گره که اف پروبلم بکه نو ملت چرا سری چیه هم دوره که پیشداشتی نایباتشی دوران 21 وقتی مرید چنه سر ستیل کن مرو عرش و آسمان تمام که بنده سیگل لیم کرد حالا تی بیشی قرنی نوین دانن 100 سال نوین دانن و او پروبلم جید حتی نه دکشینه چه فلان تشت حرامه فلان تشت حلاله نظام کی حرامه کی حلاله نظام کی چانه کی چانینه از نظام کی چه جب خودی هاتیه و کی زانه یک حرامه یک حلاله که کم بفکره از ازدیمه حوالی میجی از کردی ازدیمه حوالی میجی کردی مسلمانه اچاب و از حرام بوم او حلال وقتی سوویتی داتشتی ساتنه بود ام تب مینا مالکی بود کردی ازدی کردی مسلمان و مالکی بود
کی داره مریکا بیا شینه که بیا ام گشت تو دونه ورا کی داره شایی که بیا ام گشت تو دونه ورا مینا برا هفت مدجی تو پروبلم متنه بود خطا سور چه بود یا من سبا کردستانی همین درا کردو تشتکی خراب بنویسیانا تشتکی او بنویسیانا ام مسلمان ازدی ام گتو دو چون مدگو چرا تشتکی سوبت خراب بود او تجی خراب سوبت زانون قول قانون سوبت راسته حالکی حشق بود تشتی حشی بود سوبت خراب بود تایی بگو تا دنیا سر من گشکا داشت ما کاری خوشی هیچ هر تشتی خوشی هیچ ام در کنار اروپایی یک کچوجی که دنه یک کچوجی که دنه او کوما روشنبیری یا ارمنستانی که هفته سالی دا کار نمازن کردن رومانا بشی یا اون بود او فیلم بدویتی پیشی اونا کرد 3 الفبا چه کردن و چقدر رومان و هلبست و لیکولین و آلی فولکلوری دا چه تشتی مازن کردن او روشن بیلیجی کتاب اما برسه که 1400 سالیه تنه 1400 سال بینه حالا پیشی و بگی تشتی صاحب اینجا او برسه اوی چار اثر بره هم هردن هنه کمکوشی ازدیا وقتی هم دنیرن کمکوشی ازدیا هنگلی دستی دولت تا دستلادار تا کنه لی اونا فرمان دایه گلک تشی هنگی کردا کرده کردی من مسلمان کرده وانا گوتیا گره که ازدیا قرکن اونا جو رابونه ازدیا قر کرده بدی نگود نه اوه جیلوری منه اوه بری منه اوه زمانی مخبر ده اوه هادگه چرا لی کرده تنه به فرمانی دارو راستی به فرمانی دارو که ملتی ما کرده دیتن وکی اف دجی کردانه دجی ملتی کردانه و گلک رابونه پشتا ازدیا گلک رابونه پشتا ازدیا اما جرا اولم بود که کرد و کردستان راستی رابو پشتا کرده لی تشتک برا مدید دجمنی کرده بسا کرن که او تشتی کرده کرده بود آلی ازدیا تا نهاته رن نهاته دیدن جی خود دانه مالا خود دانه ازدیا هر تش کرن آلی کاریش هر آلی کردستانی وان را چون نظام چه لی هنه که اصلا کرد که رادیکالیزم نبا ازدیا دا گلک پیش دا بی ازدی اوی تشتی که هات بود کرن حاقاسی راست مریه زانه مریه او چه کران دلی او مریه نزان او مریه کد نبن او دجمن کردستانی اوی که والاتا با گریدایی بون او نه هر تشکرن که ازدیا اشکرده بقاتینا نها گله کومله پارتی ازدیا چی کنه گله از وقتی دنیرم هندکم که کردستانی با گریدایی نه هر کسی نه دست گریه نباش کاری ازدیا داره چه متی خواستنه چه کرداتی خواستنه وقتی بکاربن او پروبلمی ازدیتیه نگو تا ازدیتیه پروبلمی وان پروبلمی خواه حساب ام چا بکن وقتی وان پروبلم همه که هم چاره سر بکن ام چا بکن که اونا نزیک خو کن اون گره که انسانی چا باید
هن ازدیجی هن کاکاییجی هن علویجی چقدر اوی نو کردستانی ده هنه اونا کردستان حساب کن وقت ولاتی خود وقتی تی که وزیرک لازمه ام ننیرن او وزیر کیه اش کیجان اویه ازدیه مسلمانه چیه وقتی او زانه او کاری ببشینه او موی پیش دا بکشینه کنکویی ازدیا هن عالی دولتی با پیش احاط نکرن هنجی عالی کردی مسلمان با آقا و بگی کردی مسلمان گلک تشت کرنه وقتی مری دیرو که دنیره سرهلدانک بود سرهلدانک کردای مزل بود سروکی وی پاش اینجا دخوازه سوا ایمان خود سوا دنیا دنیم بفکره دویاز چه بکم از هنک کون اواشی قرکم وکی از هرم جنتی هلدن سرهلدانا میره سورانا از نقال درقان دا خبردن هم کشی زانونی چقدر تشت خواب نسریه هم هلدن کنکوژیا خیلی پاشا هم اش 18 جنی بدرخان بگی 18 جنی وی هبونه 17 ازدی بونه قالوا بدرخان بگی ازدی زب از دکرن آکی طاقا جنجی دیاری هم زنی دبین که کافرانی کرنه بسرمان دا دشنه جنتی بدرخان بگی دخواست هلا ساق بو جنجی جنت آخو برا چی کرا اصلا خود را چه کرد به حساب ازدیا او بیشی زن اگر قیزک جنکش ازدیا ببین تراژدی که چقدر مزه چیده بر نوع ازدیا مثلا اوی 17 جرا نوع ازدیا تا تراژدی اصلا مزه چی کریه که 17 جنوی ازدی بونه او ام جرنا درقا زواجی دا خبر دادن گلک تشتنه سرگرتینه گلک تشتنه نظامنه دیرو دا گلک گرکیان بزن عرف عادت گلی خوان بزن ام عرف عادتی هف نظامه کردی مسلمان نظامه ازدی چه ده بینه چه دکن ازدی چه نظامه کردی مسلمان چه دکن دبن gelek dibin ezdi وقتی نو ازدیا خبر دادن دبن ازدی خود گراوی دوکی اون هنه نظام ازدی چنه ازدی ملیار دبن خونا ملیار دکن نو فهمیری خود نظام چه دوان دشتا برچاب ملت راش کرده. ازدی جو وقتی در کردی مسلمان تا خبر داد هزار تست کرد فکری اون داد وقتی کردی مسلمان او یک کار نو کردی مسلمان بکشد چونکه حز نکرد. ها افتش کردن نو ملت افتش کردن نو او فکر ملت هف خستنه. 2 سال پیش دا مولا ازدیا دا من کنفرانس کرد پنا کرد نویسکاری مگه تو بودن همین نویسکاری کرد باکور بود من گلک تشتگوان خواست مگو درقه ازدیا دا جی بنویسم رومانا بنویسم
بکنه نو عمری ازدیا دا حالا ازدی کنه که به رومان و به نویسار و به تشتی و ملتی خود نوز بکه که او کنه ایرو از بوی پرسی هون از قدری و گشکا جیوا که بری خو او دانمی از هیوی دکم هر یک نویسار خدا هر یک خوات خدا هر یک او خدا آلیوی ملتی بکن که ام بکار برینه اون او برینه که بیشتر اون ام حواکی درمان کرد اما پروبلمات نه از چقدر خبردن پروبلم او چاره سری اوی لازمه چاره سری گلو چنه ام چا بکن کوی ملتی راست ام چا بکن وی جباک خواه کنه ها ریگه دل داد خواستن هرن ام چا بکن اونا بس برینن بر بخواه چه بکن به تقبینا من گلک داشتنه یا پیشی اوه گرکی نه شنگل مایا نیوریده اوه 5 سال در باز بیا شنگلی دا توتش نوادیه کنه نکنه بگره شنگلی وی چا به که گرکی بفکره کمی من رادیکال هنه گمان خود دولت ها با گرید دادن گمان خود نظام که با گرید دادن سروک ها با گرید دادن گمان خود دگین حکومت بغداد چاله سری کردستان ولاتی نه ایستی به کاکایی به یه دنی به هر نوع ولات گیدن وی بحره به کتاب بحره نه ام دنیرن دولت ماین استرالیا یا جی ماین اون هر تشی دکن وکی ایستی بگن ناخدا اوزون وکی ایستی بگن ناخد ایستی نکاره بگره ایستی نوون دا بحله کتاب بحره پسانه گرک ایسا بگن ری بر بگرتنی نه مینا لیه ایزدی دکشن تشنه غلطی درکه او ایزدی برای مونه کون را چاره بی او ایزی برای کنه بچونه نه گره که مجال او را چکن که ایزدی بکاره بین غلطی خدا ببینه گره که دیالوگ نوا حکومت کردستانه سروک کردستانه اون نوا اون ایزی رادیکال داشت گله مری راسته جیوا گریدای نه نظام چوا گریدای نه وانتش دادگن گله مری بدلی ساخت گله کی بکار به ونا باش دابین فرسا گندو باجاری شنگالی گندو باجاری شنگالی گشویران اونگی زانی گشویران مریجی نکاره هر دیه صدا بجی از دفکرم گره که نوا بغداد و کردستان دا تشتک چی بکار بین شنگالی آواد باقی شنگال نه آوا کرد نیداد گندی شنگالی ها بمینن او ازدی برا کامپا دا که چارا اونجی ها به اویجی در کرده گره که پروژه تک اساس چیه به که بکار بین بام اوی ازدی چاره سر بکن ازدی در کتنه دبرا پروبلم مزن پیشی اون چی بینه پروبلم مالینه یه خواتینه یه زمانن چند سالی دنه ازدی روسیای و ازدی آلمانیای نکار نهورا کرمانجی خبرده او زمان خون داده که روسی خبرده او زمان خون داده که آلمانی خبرده یه دن انگلیسی خبرده 3-4 ازدی بینه رخب دو گره که چند در دورمچه که هم کار بیم اونا
یادن جیه گره که چقدر گلک تشت سانی ملتی ده یکو درکتن دبراج آلوی ولاتی خود کرد گره که هر تشتی بگن که اوی در والید را بینه گریدانی از ارمنستانی بومه و از ارمان زانمی که ارمنی سدی باور که شیستی اونو در بود بینه هندک ارمنستانی دو که نه که میلیونی وکی آنجا که ما میچاخه چی بود 2 میلیون بوده بود لی ارمنستان به ارمنی دبر دهات خواهی کرده اونها جی ارمنستان دیسا به ارمنی دبر خواهی کرده وکی او ارمنی دبر نیبن ارمنستان نکاره تشتگی بکر کرجی گره که بفکر مانتش داده از نویسکاره که کرده وقتی ارمنستانی درکتم فکرم راجی دروازده دو که از روی رونل درقای زیاده بنویسم یا نزد بکم نوا پرسه ازدیتیه اصلا اروپای دیجارم طلب و از کردن نوایی تشتیده مرد زیارت و حبادن و او هر مازن ولات منه کردستانه زمان منه اینجا وقتی از ها خبر دادم درقای زیاده ها دلشواد خبر دادم واقعی کردی مسلمانی به کتان بی حالی من نیست خبر داد اصلا هر یک ما گرکی کردی مسلمان با کردی ازدی با کردی کاکایی با یدون با پیشی درقا کردیتیا خود درقا ولاتی خود درقا روون رونشتاندون و آزایی ملت خدا بفکره اینجا آزایی ملت ما روون رونشتاندون ما خواهی کردن ما گشک هفرانه اگر تشتک وی تومرگی دقیقه پروبلم چی دارن اینو ازدی کرد نوی حالی دا ازدی کرد نوی حالی گره که ملت ما گشک خراب بکر میرم خراب بکر کار خراب بکر شغل آلی ازدی بود درقا فرمان ازدیاد داد درقا رابون روشتان ازدیاد دیلو که ازدیاد داد مری کاره بر روزا خبر ده تقمین هم گجی گلک داشتی ویر رنزان منی بخواسته که او پرسی جن و هنه هم پرسا بکن یادنه جی جرن زارا تیاب کنی دا هم زارا به هر جی هنکی پاک دینا گیجن اوجی حتی دولت هم اتنه به حتی پرورده اتنه به یا تومری گلک تشتی ارتامه دا تعریب ببینه از او دکم پروبلم هر مزن نوا گلی کرده پرورده وکی پرورده ما به ولات حزیه به کرد و کردواریه به اف پروبلم نامه دانم گرکی پرورده زاروگی ما پرورده مزنا گرتی حتانی بودی که اج زیارت دا اج مزگفت دا اج دیرا داری مکتب بطور میچاقی ملت ولات خوشی ناز بکه هر تشتی خوش ناز بکه و سوا کردیتی خوی هر تشتی بکه من دوه هندک تشت بود لی از یا پرسی و ما از بکار به مزی پرسی و جایی بودم کی جایی بکار بونی ببرینه سپاسی ما دکتر عسکری بریکتین هر بیل کفنین تشیده جدید که ناوی انستوتی بخیراتنا خوشکا لوسیا که خوشکا پروفیسور
رحمتي شاكرو خدوي وكابانيا ما مصا عسكرة أو جيل قوي هاتيا كردستاني شابه بيتنا كردستاني روم بوينا ما مصا عسكر بحث كر أو زانتين أف جواميرة حاضر أف ما مصايد حاضر خشكو برايد ما نكساني نورمالن بلكو بسبورن هذيك البواركي چی بوار روشنبیری چی رهبری اداری چی بوار سیاسی جبروی کیجی اوی زور کرتی بحث تراژدی ذکر و هندک پیشنیار اخصنا رو کو شنگال نکو همه اشکرای کابل و ایرانا نه امنا و وشنگار وابويا جي كيشا سياسي هر بارتك هر جروبك ذات أجندة خول شنگار ماشينت مخابط من بارت الملك كردستاني شي چونكو شنگار أمانتي بارت ديمقراطي كردستان بو ادفنا هفركيا بارت ديمقراطي كردستان كانوا ويتانقاف كان وسر برينت ازدياد راستی محسن افغان نبود اگروان تنگاوی تلودورا تشتغل بما فكر بيت عندك ازدمش در باس كربنا روش آبا اركيواني مرباتي وبرايتي ويا كرداتي ويا بلا منت الازديانا كان وبلاني هاريكالي برايت خويد بارتي جديد كردستاني بتاعتش بارتي ديمقراطي كردستان بن بو كشاش انقالي بتقبل كلن وقت جنوسايد شا برلمان كردستاني بني السي ما هاش إيصال بيش يابسر شنغاري هاتي قبول كل جنوسايد بوي أوج بتا دوكيومنتك كو زلهيز الجهاني المحكمة لهاي ويكيسي إخنا بردمي داد جاي دا شنغاري هاتي بتقبل كل جنوسايد بوي أو دبر بتتا أمانة لسقام جيربت وبدأ أبداً كلن خلق مجموع أين تهي وقرت ودري ما مستا عسكر أماجب خالك كير قوتي بلي جروب أم تشوين يعني عشير كوجبر قول وقت عثمانية وقت شون باكو شون أرمنستاني وكردستاني كون شون الوده که هم زمانی خوش خدان کردن هم کلتوری خوشی و هم دین خوش قارست کو او دینجی خدمت از زمان و چند کردی لابو لیرو مترسیایی گلی جاره بومن ناونده و کل از دیناسی جل آلمانیا گوتیا گودر مخابر نکروجک بیتن از دیت روسیا و از دیت آلمانیا و از دیت استرالیا مترجمه ورگیرک بوام بیت کو هتا قارن بحث درد خوب کن اوا أركر كاسر همو ملت كرد فرا هر آوائكي الجورشيان هاريكار بكو البواري پرورده والبواري رخوش كنو بناسينا چاندو كنتوري دير نبابو كالا رول خوب ببينن كو زمان خومش بيرانا كن وعطوي باوري دا كو گجبونا ديمقراسي كردستاني گجبونا ازدياتي جوار و پرسا ازديانا پرسا ازدياتيني پرسا همو كردستانيا چمو دولت ازديانا دامانت كردستان نوجيك استراتيجية بو بارستنا أمنية قومية كردستاني دنو در فدينا خوش كبرات خو مع مصايد بريس أجر برسبن مع مصاعد كده بصوص داي برهبا ولا ما برسيت وبدأ أجر شكرا ما خو ما وصلنا ما مصاصن ملو إشكال ما خلصنا بخذ يا ابن بريز بلى بوتان بلى الو علي عوني زيديك ما وصل طنشتها كما مساعد رزاق كان علي دوسي بلى وأزجي كاميرا جابت كاميرا كرمانش كل قالوا كان علي إذا باشا نوما
هەت مامۆستایە ناوی خۆنویسیە و ئەوێ پرسەخۆ بکەن توژی دێ از بکار پرسیده تشتێ گۆرشیان و گۆرزانی مامۆستا شیرین باشە ژنێک دەست پێت کرد ژن ژیانە بەس عملیژی لەبنە بێژم مامۆستاتم gelek بخێر هاوی گەل موسیقانێ كيفاً قالك هذا وشكو قالك جانتا قلت كابانيوي أف كابانيوي أن كيم كارتين الباشو قالك كيفاً من بيجن هذا جين هم جين جينا من بس راستي أخذنا قالك قالك خير أو أخذتن قالك البقاء من راستي صور سباسية أسكوت كم ومنيش قادر وروجك بيروزة وأسبيجن جي ججنة ججنة تسبي كري ججنة هواجي بيروز بيش بيروز أجي يصيروا حفت صلايا ألمانيا جيان قال هرجيني أخوك طارقي وقت طلبت شو وبشتهي كيمي كأن الكردستاني تجين سرب الهندي برجع من حسكر أنا الويري هوا ببيني بس إيش تاخوشتن ما الولاك يكو إيه قلت تشتو بسيارو أو غاب نسا بس راستي أو أخذنا هوا دوتي روشنبيري قلت مهمة فالوردة شنكو هكا أنت روشنبير باندا قلت تشتال إيه كدوزاني وخلت يوشي كين ترتكن وهمو كس راستي نشم كهنا ميرا روشنبيري وفالوردة أبا إيه ودو أخذنا قالك أبوشي هوا قد برأي من وقال سر راديكالا أنكار كين أمسر هوا بتخو ما يعني بروبلمينا بس راستي أبا مسألة قالك جرينجا مسألة سيا مسألة جنيه طبعا مسألة جنيه جيانا مسألة صاروكايا مسألة أبا بوتي شنقاري برأي من بوتي تونا شنقاري تشوفو جن وبتشيك أو زعيفة وبرد استوابون بجا لوا أو كومكوجيا وصلتي بجا في تشتي أس بيجن يعني مثلا نادية مرادة هاي أسحس كان رأياتات صانم نادية مرادة وكو جنك إزدي بجا كرد خو حسابك كرد حسابنتك أو تشتكي بيا وكفايا لا تشتكي أو النوبل برايس فاند ناف مكة دادا ناف أو قالك أو شي عالم دو نولا سيتشار رأي هبون برأيي من هو أبى تشتكي قالك يباشبو وهكا راديكال بيت راديكال لازم السر شو الكين الظالم قالك دخينم ألمانيا أو كهي هوار أو ديوزن تكالا نابري وأو ديوزن تكالا راستي وكو أزبينم ويدعمك قالك أمازونا هاي الألمانيا والدربة عجبا وشرو الهيا شوية الألمانيا هنك بيبا كارت كان هنك أوت كان إبجا أبا قالك سباس أيضا باش سباس ما مستسرو جنم سرو نايجينا هم برسي يك ديما دوصل ديش بلا بس حمو بينا كذن تتورخك جدا أزبطها كوز أول قلمك فاز أو باید خیلی به تاریخ ازدیان دارم ناوکو مالای کردستان بس دیسان بومن او پسیاره هاتا پیش اما کرد چواک حکومتی کردستان کنونری قانونی و شرعیه چواک روشنبیری کردستان چواک او حزب و سرکرده و شخصیاتی کاریگر کردستان هنده حیوانی به ازدی و کردی مسلمان و هری چه بکره تا او زلالی و او روشنی لنیو ازدی و کردی مسلمان دروست با دقت قصد او برینه ناو زور ملتان هی یعنی هنده جار ملت یک برانبر و ملتی که دیگه قولونا
ئەرمەنی داوا دەکەن کە تورکیا داوای لێبوردن بکات. مەسەڵەن ئەڵمانیا بۆ جوو داوای لێبوردنی کردو بە قەرەوش دەکات وە زۆری بکەن. پرسیار ئەوەیە بەشی موسڵمانی کورد پێویست بەوە دەکات دوای ڕوونکردنەوەی تاریخی داوای لێبوردن لەو زوڵمە بکەن کە لە ئێزیدیان کراوە. ئایا ئەوە بەشێک لە برینەکە تۆمار دەکات تیمار دەکات حەزم دەکەی لەوەیان دەبیتن یان مەسئلەی تێکەڵاوبوون و تێکەڵاوبوونی ئێزیدی و موسڵمانی کورد مەسەلە ئەگەر پەروەردە بێ و پەروەردە لە هەرێمی کوردستانە کە تواناییەکە یەکجاز بکات پولیشی زۆر تێدایە. مەبەست لە پەروەردە تەنیا سیستەمی پەروەردەیە یانە بواری دیکەش دەگرێتەوە وەکو نووسین و سەمینار و ڕۆشنگەری ینی ئەو تاریخە ڕوون بکرێتەوە. مەبەست ئەوەشە قسەم لەسەر پرسیاردۆ ئەوەیە کە وەختێکە کارەساتی شەنگال ڕوویدا ئەوەی کە گلەیی ئێزیدیان یەکسەر بووەوە ئەوەیە کە کوردی موسڵمان هیچیان بۆمان نەکرد. من لە بیرمە ژنێک کە لە شەنگالەوە بە ڕۆژاوادا دەهات لە نێو پیکاپ لێیان پرسی دەیگوتمە کوردان بۆمە چ کرد. ئەوە پێشی ڕادیکال و پێشی حەزبان ئەو کێشەیە هەبووە دیارە دەناژنەکی نەخوێندەوات ئەو قسەیە ناکات. مەبەستمەوەیە ئەو گلەیەی ئێزیدیان لە بەشە موسڵمانەکەی خۆیانی کوردان هەر هەمان ڕێگۆڕیشەی تاریخی هەیە مێژووی هەیە. ئایا بەڕوونکردنەوەی مێژوو و بە یەکتر ڕازیکردنەوەیە کە یەک داوای لێبوردنێکی ئیجتیماعی بکرێت کە تەئسیر لەسەر بەشی موسڵمانی کوردیش دەبێت تەئسیری باشی دەبێت چونکە دەبێت ئامادە بێنجا داوای لێبوردن بکە. دووەمیش ئەوەیە کە تو باسی ئاوادانکردنەوە دەکەیت ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بایەخی باش بە ئاوادانکردنەوەی مانتیقەی ئێزیدیان بدرێت. بەڕێز حوسێنی کوردنژاد دەمێکە لێرە ئەو مۆزوعە بازەکە ئەڵێ چارەسەرکردنی کێشەی ئێزیدیان بە گەشەسەندنی اقتصادی و اجتماعیەوە هەیە. دەمویست ئەگەر کرا لەسەر ئەوە کەتر بەژمر زۆر زۆر بەخێر دەکات دکتۆر بە خۆت و بە کاوانتەوە بە هیوان کاتێک خۆش و وەختێک خۆش لە کوردستانی وڵاتی خۆتان بەسەر بەرن. ماوەی 30 ساڵە هەست دەکەی ئاینی ئیسلام تووشی تونند و تیژێک بووە. دیارە ئەو کۆمەلگایە ئەو مجتەمەعانەی کە دواکەوتونە زیاتر ئەو توندویژە بە خۆیانەوە دەگرن. شتێکی عەجیب و غەریب نییە موسڵمانی کورد ئەزیەتی خۆشی بدە ئەزیەتی کەمە نەتەوایەتی و کەمە ئاینەکانی دیکەش بدە. یەزیدی بگرە کاکەی بگرە مەسیحی بگرە جوولەکەی بگرە هەموو ئەوانەی لە کوردستانن. لێرەدا ئەمن دوو پێشنیارم لە بۆ دەسەڵاتی کوردی هەیە حەدێک لە بۆ توندوتیژی لە بۆ دەسەڵاتی دین دابنێ لە کۆمەلگای کوردستان. یەکیان بەوەی کە ئەو میکرۆفۆنەی کە بەدەستی مەلاوەیە ڕۆژی جومعانە ئەوە نێریتن. دوو دین و دەوڵەتێک جواز کاتەوە. خاڵی سێم ئەوەیە لە پەروەردە لە منهاجی مەکتەبێ لە ئیبتیدایی ڕادەست پێ بکە تا دەگاتە دەرچوو جامیعی پێویستە تەڵەبەی کوردستان کە تەخەڕوس دەکا شتێک لەسەر ئاینی کاکەیی یەزیدی مەسیحی هەمووی بزانێ زەردەشتی بگرە بۆزی نەک تەنها ئیسلام بەس لە ئیسلام بزانی فعلا ئەو توتوتیژیە زەمینەی باشە لەوەی کە هەموو هاوینانە مناستی پێ دەکات لە مانگی 6 و 7 هەموو مزگەفتەکان بووینە مەکتەبەشی تەقویە یانەشنێ دەورەی تەقویە لە بۆ ئەو منداڵانەی کە 7 ساڵانن فێرە قوڵوەڵایان دەکەن فێرە زوعەمان دەکەن فەوەرە کۆمەشتێک کەچی هەمومان دەزانین ئەو شوێنەیە ئەو زەمینەیە ئەو مەکتەبانە ئەو مزگەفتانە بوونە بنەمایەکی چاک لە بۆ بیری توندوتیژی بگرە تا دەگاتە داعش و ڕەنگە دوای داعشش کۆمەڵێکشی تکەی بە دوادادێ ئەگەر لە ڕووی فکرەوە دەسەڵاتی کوردی حکوومەتی کوردی حدێک لەبۆ ئەو توندوتیژیە و لە بۆ دەسەڵاتی ئایندانێ ئەم پێم وایە یەزیدیەکان جارش تکە و مەسیحەکانیش خۆشمان خۆم یەک لەو تاکەک لەوانە ئەزیەتی زۆر لەدەست توندوتیژی مسلمانی کورد دەبینین. زۆر سوپاس. سوپاس بۆ پێشنیارە مامۆستا عەلی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر عەسکەر و ڕادیۆی کوردی لێرە خێراتن. یەکیش وان بابەت ینی دیتنا من ئەوە کو ئەم سایکۆلۆژیە ماینۆریتیە ئەگەر بێژین ناوێ دروست ئەمەی بخوین ئەگەر ئەم درست گوێ تێنەگەهین ئەو زۆڵما کوردساڵان تێدا چەچکۆختەیەک کێمانی
توش ظلمت بتشت نافا خدا اللي خوا إفادة ناكر لا ما جاو نيرنا خلات لسات شيء بنوديش كل خدا بنويسن مو نيرنا بخوا شركن أو دبي أوجي شان لسر ما يموان كشف بكين أو قال سر إزديا وخاجي كاكو أوجي خوا كشف بكن بين حاضرة وحقيقة خوا نشان داده جناب داوود سر ازدیا دو وان هنا و شاخ وان هنا ما اگر سیاحت نامه اولیا چلبی بخونی قصور نکردی البته کو شکل ازدیا و کو درنده و کو دعبانی شد دوی درنده حقیقت فرمان ازدیا چه نبویا لما چه بویا ام قرر کردن حتی مجبور تسلیم مونم بون مسلمان اما واسطه کرد الوجوا کدا فرمان لما چه بویا ازدیا شیخ و خلاص کرد دست حالات یعنی وی جاری کو اول جاری یکیه کو د فرمانه که دا کردن مسلمان بشکدار نینن دا قتل عاما براین خدا هفخوین خدا هفرگز خدا از بیشتر دست سبب اوه دست حالات داریا خومالیا کردایه خواب خویه کو او دائما دشمن هم بکار آنینه وی جاری چون دست حالات ما بخوابو ام نهاتیم کار آدینه نگم نهاتیم کار آدینه ام بونه پشتوان جی بو براین خواه اول جارایی که دیرو که در این مزگفت وکن بو ایزدیا یا حقیقت او پرسا مگل جارا او که روبروی ایزدیا کرد بجن تو کردیان تو ایزدی یعنی وی گاوید قومت وی جواکا مدال وی حولیره بپرسی تو کردیان تو بسلمان که نین یکو بجن کردبون چی هم مسلمانین امت اسلام هم سردین یعنی وقتی چه ازدیا که بجه اول چه پرسیارتش متکی از ازدیم ازدیاتی خواهن آگوارن یا اما تشتک هیا اگر ازدیان رادیکال ازدی بونا خدا راز بجن چه لیستی که سیاسی پشت نبن تنه ازدی بن ضرارا کردانی نه چقا ازدی بیا قابل کردستانی باشه او قطع گردان با آخی و بزبانی با دیروک و کلتور خواهد هفناسی نامه یعنی ببورن او رادیکال لجیه تمام ضرار بو ازدیال بدر سکنینه یعنی دو ترسی و خالده بود برجواندی و ازدیال بدر اولوی قامادی سکنینه حقیقت از 5-6 سال که از اسلام بوم بریش هم دور نبود ازدیاش بر زاخوشی دائما هویری هبون اما البدر دامن احساس که مسلمانم که ناوا یک باجر را جیل هند هودو ناس ناکن نه ازدیان تکلم نه بجد ولات جدانه يعني كامل او هاد ناس حتى ابويا كريفاتيجي قال لي تشوش ازدياتيه نظام كريفيه مسلمان تشوش نظام يزيدي تشوش ديني مسلمان نظام دفي ابو قال لك تشتي يقولوا ناس كربان حقيقات او شغل روشنبیری کو ویگا و بنگه لالش و بنگه لالش کردن از کاری که مازنه لاجل قال ما مصابوطانم کشینا کو پرورده اسلامی المدرسه هبت پرورده دینی هبت یعنی همون دینا بزانی تو کره چه مدرسه ببره کچامو بولزاخو ما مستحنه مدیر مدرسه وانا بو کچامو ها مال به خدا صحبت دادن دربان گو باب بو چی دژن فالله پیسم خدا سیدا حنا هم پاکجه فکر یل کولان فکر دژن دین پیسه او پیسه او پیسه کچامو دید سیدا گلا گلا پاکجه بودی باب خود ما مستحنه گلا پاکجه گلک سپاس بله رابعان زوج سپاس دکی دکتر بخیر به سلسله و سلسله وی اشتغل ما زنام تطرق النكد لبوش يعني زور با خجلتي خجلتي زور بشرمه دراسة عربية لبر زور بشرمه باسي كشكاني حقيقي كرت لنا استاك لنا كومالجاي كشكاني راستقين لنا كومالجاي يزيدي استا كانوا زور برادري يزيديم هاي ولا نزيكا لمنضاليه ولا قال ايزيديه كان قربي ما او هزدا كاين استاد حكومتي هرمي كردستان حق بخوينا دا والسياسه مداري كردي مسلمان حق يم بخوينا دا بهيج شويك لسر برينكاني يزيدي كسبي سياسي مالام خلقي ديكا زور باساني بناوش يامبينين بكاكا زور باساني تون لسر بريني يزيدي كان يشاك كامش جاي شرمزاريه ودبيت روشنبيراني ايزيدي يفهم امشتا محكوم بك لبراو عوان شون ملتي كي بريندار شون استغلالي او برينا هاك لبو مرامي سياسي خويا زور واضح او هيك لكيشا
سەرەکەیەکان یەزیدیەکان ئەمەی تر ئەمە نازانم یعنی لۆ ئەوەندە مهمە یەزیدی برێ من کوردم وازی لێ بینە وازی لێ بینە زۆر بریندارە ما ئێستا ئەو بەس خەریکی برینی خۆیتە ئەو حالی حازر بریندارە ئینجا کورد نەبی بریندارە لەگەر ئەوە بەجێ بێنن ماوەیەک بەجێ بێنن ئەوان لە بۆ خۆیان چ دەرێن ئەگەر برێن ئێمە کوردین ئەوە دەبنە بەشێک لە کۆمەڵگایەکی 50 ملیۆنی برێن ئێمە کورد نین دەبنە بەشێک لە کۆمەڵگایەکی 1 ملیۆن 2 ملیۆنی ئەوان بە خۆیان دەزانن مەسلحەتی خۆیان لەچۆ بەڵام ئەوەی ئێمە لە کوردستان بە تایبەت کە کورد 90 لە سەدی ئەو ملەتەیە ئەوەی دەبینم کە هەمیشە یعنی خۆیان هەڵدەخەڵەتێن یعنی ئێمە لە ساڵی 92 کە مێژوو کتێب و کریکۆلیۆمی کوردستان بەبرن منهجی کوردستان دامەزرا بە ڕەتفعل نووسرا لە دوای ڕاپەڕین بە ڕەتفعل لە بەعس و بە ڕەتفعل لە ئەو هەموو زوڵمەکە بەرامبەر بە خەڵکی کوردستان کرایە کە تاکو ئێستا وەچی لە هاتی وەچی قورئانی لێ هاتیە ناوێرن دەستی بۆ بن یعنی مەسەلەن وەکو جەنابت باست کرد مەسەلەی بەدرخانیەکان مەسەلەی پاشای گەورەی ڕواندز مەسەلەی سم کۆشکاک هەر جارێک ئێمە داوا دەکەین کاکە ئەوانە قەتڵ عامی یەزیدیان کردیا قەتڵ عامی مەسیحی کلدانی سریانی ئاشوریان کردیا ناکاکە دەستی بۆ نەبێ ئێکاکەرۆ دەستی بۆ نەبێ خۆ ئیمامی عەلی و حەزرەتی پێغەمبەر نییە مانگۆ قبول ناکەن کەس بۆ ئەوانە ببە ئەوانە لۆ یعنی ئەوانە یان مۆرن کاکە تاریخیان ئەو ڕۆژە مەترانەکانم بردە لای وەزیری پەروەردە مەترانی ئاشوری و کلدانی سریانی کە چوو لە ژۆرێ ئێمە دانیشتێن هەر دیتم مەترانی ئاشورێرە ئەوها دەکات هەر تەماشای ڕسمی سم کۆشکاک دەکات ناتانیت چاوی لێ نابات هەر تەماشای ڕسمی وەنشپم گوتم مامۆستا ئالان دکتۆر ئالان گوتم ئەوە دەزانی مەترا زۆر تەماشای ڕسمی سم کۆی دەکات بێت پاتریێر چیوی کوشتی یعنی ئەمە بەڕاستی ئەگەر یعنی من نارێم وەکو مامۆستا گوتی فەرمووی ئەگەر اعتراف بکرێ ملەتی کورد هیچ قیادەیەکی سیاسی نەبوو هەتا ئێستا بێ داوای لێبوردن بکاتن لە یەزیدیەکان لەبەرەوە مەسەڵەن ئێستا تورکیا دەوڵەتی عوثمانی دەوڵەت بوو کیانی هەبوو قەتڵ عامی مەسیحی و یۆنانیەکان و ئەرمەنەکانی کرد بابرێن کلدان و ئاشوری و ئەرمەنی کرد ئێستا دەوڵەتی ئێستای تورکی وەرەثەی دەوڵەتی عوثمانیە حەقی داوای لێبوردن لێ بەڵام ئێمە لە کورد چێ داوای لێبوردنمان لێ بکە ئاغای زراری یان ئاغای هەلچی یان نازانم هیچ نەبوو هیچ کارێکی نەبوو کوردە تا داوای لێبوردنمان لێ بکاتن بەڵام ئەوەندەیە بەس با بێن ئێمە ئەو تاریخی کە بە غەڵەتی نووسراوە بە ڕەتفعل نووسراوە ساڵی 92 وەکاکە وەرن چاکەنەوە لە دەستی خۆتانەوە لیژنەیەکی کچکەیە لە وەزارەتی پەروەردە هەندێک جورئەتیان هەبی دووسێ مەقالە دەنووسن و بەقایای پاسۆک و ئەوانە دووسێ مەقالە دووسێ جوونت پێ دەدەن و تەواو يعني هيك زور سپاس زۆر سپاس بۆ دکتۆر ئەسکەریش بەڵام من نازانم شەوە دەست پێ بکەم بەڵام من لە مەسئولێتی بەڕاستی خۆمان دەست پێ یەکەم لە حکوومەتی کوردستان و لە ئەم دام و دەستگای ئێمە من پێش کارەساتی شنگال دەیان جار چوومەتە شنگال هەموو شنگاریەک ئەوە حەزەکەم بە ئەمانەت ئەوەی کە نایزانێ بیزە ئەو ڕۆژێک کە ڕێیان قەوما ئەویان لەبەر چاو بوو پێشەوە ئەیان گوت حتا من ڕۆژی 3 مانگ قەوما ڕۆژی 5 یا 6 مانگ لە جەیدەی هەولێر نووسیمە ئێزیدی لە هەموو کوردستان بەس پاراستنیان نەویست نە فندقی دەرەجە 5یان نەویست و نە جادەی 60 مەتریان نەویست و نە 100 مەتری و نە قەسر و نە قەمەرە هیچیان بەڕاستی لە کوردستان نەویست بەس ئەیان ویست بیان پارێزن نەمان کرد ئەوە حەقیقەتە ئەبێ ئێعتراف بکەین بۆیە من ئەگەڕێم بۆ سەقسەی کاکسەرەوەی کاک ئانۆش یعنی ئەم تاریخی ئەبێ و خۆی بنووسێ کاکە ئەو تاریخی کە 5 ساڵ لەمە پێش ڕووی داوە نابێمان عیب بێ ئەوەی کاک ئەگەر ڕاستەکە ئێمە خۆ پێشمەرگە و دام و دەستگای ئێمە و ئەوەی ناوێنن کوردی مسلمان و چێوچێ لە کوردستانە زۆر هەوڵیاندا شنگاریش ڕزگار بێ و شەهیدیش زۆریشمان هەیە بەڵام کارەساتەکە باجارێ مەسئولێتی کارەساتەکە باز بکەین لێ ڕانەکەین ئەبێ ئێمە ئێستا گلەیەکەی لە مەسئولێتی پاشای کۆرە و لە مەسئولێتی عەلیبەگ و چێوچێ ئەوە ئەمانەوێ ئەوە باشە مەسئولێتی 5 ساڵ لەمە پێش ئەوەی کە ئێستا هەیە باشە 5 ساڵ ئەوەی کە 5 ساڵ ڕوویە ئێستا بەردەوامە معقولە 300,000 کەس تا ئێستا لە خێمە لە خێوە دەژی نایلۆن بەس لێرەوە چەرخەکە داژسێن لێوێ سووتێ ئەوەی دکتۆر ئەسکەر باسەکە یەکەم شت بۆ
ئاشتکردنەوەی ئێزیدی و سارەشکردنی بریندارەکانیان برینەکانیان شنگالە شنگال ئێمە خاچێکمان بەرەڵا کرد و ئەڕۆین حتا لەگەڵ ڕێزم بۆ پەرلەمانی کوردستان قەرارەکەی ئەو ڕۆژە دەرچوو بۆ 3/8 دیقەتی لێبن ئەڵێ 3/8 جینۆسایدە باشە سەرچاو دوای ئەوە کە ئیمتیازات بۆ شەهیدان بۆ چێ لەگەڵ حکوومەتی بەغدا من دیسە لەژەی دەنووسیمەتەوە ئێمە لە ساڵی 2003ەوە حکمی شنگالمان کرد حکمی ئەو خاکەمان کە پێوتری ئێزیدخان هەموو دقەیەک هەر ئیمتیازێکیان لە کوردستان ویست بێ وتمانە ئێمە دوو ئیدارەی لەگەڵ بەغدای ئینشەڵا با تەنسیق بکەین بەڵام دەنگەکانیان بۆ ئێمە بەڕاستیەوە حەقیقەتە دەنگیوان لە ئینتخاباتە بۆ ئێمە بێ ئەوان 6-8 ئەندام بۆ ئێمە بگەن لە پەرلەمانی بەغداش و عێراقیش یعنی عێراق هەموو جارێک و لە مەجلیسی محافظەی مووسڵ 8 ئەنداممان بۆ دەربچێنن بەڵام کە هاتە سەر ئیمتیازات والله ئێمە بێ لەگەڵ پرس بە حکوومەتی عێراق بکەین فڵان ئێستا ئەو قەرارەی پەرلەمانی کوردستان کە دەرچووە دیقەت بە هەموو ئیمتیازاتی کە بۆ زەرەی لێکەوتوان یا قوربانیانی کارەساتی شنگال نووسرایە هەر هەمووی نووسراوە بە تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراق ئێبرا ئەی باشە گلەی بۆ دەکەی کە ئێزیدیەک هەمومان کێزی دەدەین زوقاقا قۆری ئێمەی کوردی موسڵمان ئێزیدیمان سووتانەوە ناو ئەشکەوتێکە ئێزیدی هەر ئەوەنەی لە دەست هاتووە ئێستا ئەشکەوتەکان داپۆشەوە بۆی عیب و عاری تەریخی ئێمە داپۆشن ئەو تەریخەوە تەعاملی لەگەڵ ناکرێت ئەبێ ئەو قەپاغەی زوقاقی قۆری هەڵبدەیتەوە ئەبێ مکاشفەی یەکتر بکەین لە یەک ئاشکرابین ئێمە چیمان کردووە و ئەوانیش چیان کردووە هەچ کەس حەقی خۆی ئەو تا لێگەڕێ کاک ئەنۆم لە حەزێکی زۆر جوانی وت من کاک پیر ڕەنگە شایەتم زۆر جار لەگەڵ ڕۆشنبیری ئێزیدی و لەگەڵ کۆمەڵگەی ئێزیدی و ئەو فەقیر ڕۆژای ئێزیدی کە قسەم لەگەڵ کردوون دڵنیابن من ئەو قسەی وەکو کوردێکەکە ئێزیدی ناتوانێت نە ئێزیدی نەبێ نە کوردیش نەبێ لێگەڕێن بەس ئەم زەختەی ئێمە لەسەر رابەرین و ئێزیدی بەڕاستی زۆری بۆ کوردستان کردووە بەڵام بەداخەوە من یەک نمونەی ئەخیرتان بۆ هێنمەوە هەر دوێنێ من بە عەمدەی شتێک کرد هیوادارم کە ڕۆیشتەوە هەمووتان سەیریکەن ڕووداو راپۆرتێکی بڵاو کردوێتەوە شینی هینەکە شینی پێڵێن لای ئێزیدیەکانی شنگال بە تایبەتی ئەو عادەتەیان هەیە مانگی پێشوو دوو کوڕی ئێزیدی لە چیای شنگال کە ئەڵێن ڕزگار بۆ بەحساب چوونە ڕاو دیار نەمان و ئێستاش نە جەنازەیان هەیە نە هیچیان هەیە عادەتەن ئێزیدی کە شینی بۆ جەڕن سەری ماهیان هەیە هەفتەیان هەیە ماشەڵڵا زۆر خەمی بردی خۆیانیان عادەتیان وایە لەسەر ئەو جێگای ئەو کوڕە لێ خەوتووە ئەو شەهیدە لێ خەوتووە جێگەی دانێن ڕسم و ئەدەواتی چی لە ماڵ بەجێ ما بێ دایانێن شینی بە دیارەوەکەن هەر سەری مانگێک تا ساڵێک دوێنێ ڕوودا و زۆر جوان شینی ئەو ماڵی کە جەنازەکە دیار نییە مانگە لەمە پێش شەهید بووە بڵاوی کردوێتەوە راپۆرتێکی لەسەر کردووە خۆزگە تعلیقاتی ئێمەی موسڵمان ببینی لەسەر راپۆرتە وەڵڵاهی لە خۆت بێزاری بکە کوردی لە سەد سوکایەتی بە ئێزیدی و بەچێ و بە کوردستان و بە کوور دەکرێت لەو باشە خۆ هیچ بەحترامی ئەو بگرە ئەو ماڵە مردویانە هیچ ئەوە کاکە هەرچێکە حەزەکە عەرەبێکی داعش بێ بەس مردویان هەیە باسی مردووە سەد سوکایەتی بە ئێزیدی تێ ئەجا لەبەرەوە بەڕاستی ئەبێ ئێمە بە مراجعە دەست پێ بکەین وە شنگال و ئەوەی کاک عەلی وتی بڵێ بەسەر وەفاتکردنی خێزانی شێخ ئەحمەدی سروودچیشە گەوچی تەماشاکەی زۆر ئەوە نییە ئاینیشتە بێ ڕێزی ئاخر ئەو بێ ڕێزیی کۆمەڵایەتیە بەڵام ئەوە بێ ڕێزیی کۆمەڵایەتە کاک عەلی بەس ئەوە بێ ڕێزیە بە بەشێک لە میلەتی ئێمە کە ئەگەر وەکو مەسلحەتیش سەیریکەی 500,000 کەسە کاکە ئەوکو حیزبایەتی سێکی 500,000 کەسە زۆر سپاس بۆ ئێوە ببورن لەگەڵ سندوق ڕاستی نازانم لایەک جێ لە دەنگی منە من لە شتێک دەست پێ دەکەم ڕەنگە زۆر پەیوەندی بە بابەتەکەی بەڕێزیان نەبێ قسەیەکی جوانی دەگوتێت دەبێت دایالۆگ لە نێوان سەرۆکایەتی هەرێم لەگەڵ ئەو گروپەدا لە دروست بێ لە شنگال و شوێنانە ئەوە بۆچی گرینگە بەڕێزان لە مەسەلەی مادەی 140 مەسەلەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئەگەر پێشتر کێشەکە لە نێوان بەغدا و هەولێردا بووە ئێستا کێشەکە زۆر ئاڵۆزترە هەولێر حکوومەتی کوردستان دەبێ ڕوبەڕووی دانیشتوانی خۆی لە ناوچە جێناکۆکەکان ببێتەوە دەبێت شەڕ لەگەڵ خەڵکی خۆی لە ناوچە جێناکۆکەکان ناوچە کوردستانیەکان بکە کە ئێستا چەکدار کراون لەلایەن هێزی دیکەوە بۆ ئەو دایالۆگە یەکجار گەورەیە و پارتیش وەکو
حزبێک کە جوگرافیایەکی باڵێن لە ڕووی جوگرافیەوە پەیوەندێکی باشتری لەگەڵ کۆمەلگای ئێزیدی هەیە دەتوانێت ئەو دایالۆگە دەست پێ بکاتن. بەڕێدا زۆر باسە لە مەسەلەی پەروەردە کرد کە من برادێکی نزیکم ماستەر نامەکەی لەسەر بابەتی پەروەردەی مەدەنی لە کوردستان نووسیوە، یعنی ئەو دەرسە چۆن دەگوترێتەوە لە مەکتەبەکان، ئەو بابەتی پەروەردەی مەدەنی و بابەتی ئاشتی و دیموکراسی و تاخیری. ئەزانن ئێمە لە زانکۆکانی کوردستان هیچ بەشێکمان نییە پسپۆڕی ئەو مامۆستای ئەو دەرسانە دەبچێت. هیچ بەشێکمان نییە. بۆ منە مامۆستای کوردی لە کوردی دەخوێنێ، مامۆستای عەرەبی لە بەشی عەرەبی دەخوێنێ، بەڵام مامۆستای پەروەردەی مەدەنی لە بەشی وەرزشەوە دەیخەنە دەرسی پێنجەم. یعنی ئێمە لە زانکۆکانی کوردستان مامۆستای تایبەت بەو بوارەمان نییە. هەوڵێک هەیە کە زانستە سیاسیەکان دەرچوانی زانستە سیاسیەکان بەوەی کە نزیکن، بەڵام ئەوەش پێویست بە پرۆسەیە، چونکە دەرچوانی زانستە سیاسیەکان بۆی ببن بە مامۆستا ئیسان پێویستیان بە ڕاهێنان و مەشقی دیکە هەیە. ئەنی ئەو کێشەی هەروە ئاسان نییە پەروەردە لە هەموو لە دراسەتی برادەرەکە لە ڕاپرسیەکە هاتووە 90% مامۆستاکانی ئەو دەرسە دەڵێنەوە باوەڕیان بە دەرسەکە نیە، یعنی خودی خۆیان باوەڕیان بۆ دەرسە نییە کە دەبێنەوە. بۆیە ئەو بابەتە زۆر پێم وایە جێگەی ینی پێویست بە ئەولەوێتی دەبێت ئەولەوێتی پێ بدرێت لە ئیشی، ئەگەر نا بەڕاستی لە هەستی سەرەوە بهێنینەوە ناتوانین لە مەسەلەی پەروەردە گۆڕانکاری گەڕەشار تێبینێمە دەستا خۆش بێت. دەست خۆش مامۆستا کرمان. زۆر سپاس ئێوارەتان باش. وەڵا دوو ملاحەزە یاخود با بڵێن دوو خاڵی کۆنکریتی، یەکەچیان ئەوەی کە پەیوەندی بەخۆم هەیە کە ئەندامی لێژنەی باڵای حکوومەت لە بۆ تەوسیقی جەرائیمی داعش ئەو بابەتانە مەشاکلەکان زۆر باسکران، بەڵام ئەوەی کە من تێبینیم کرد لەو 4-5 ساڵی ڕابردوو ئەوەش بە حکمی واقع و دیراسەکە ئەو هەیە. بۆ نمونە خەڵکەکی زۆر دەبینی کە دەڕوا لە قانون دەخوێنی، بەڵام خەڵکەکی زۆر کەم دەبینی ئەگەر کاکەئی یان ئێزیدیان مەسیحی بیت لە قانون بخوێنی. بێعتیبار لەو 4 ساڵی دیراسی قانون هەندێک دەرسی ئیسلامی هەیە، وەکو دەرسی شەریعە و مەدخەل و تەلاق و زەواج ئەوانە. ئەوە کێشەی گەورەی دروست کردێ لە ناو جیڤاکی ئێزیدیاتی. بۆ نمونە خەڵکەکی گەلێک زۆر هەیە خەریجی زمانە، خەریجی هەندەسەیە، بەڵام زۆر کەم خەریجی قانونە. لەو 4 ساڵی ڕابردوو ئێمە بینیمان ئێستا مەسەلەن ئەو جینۆسایدی بەسەر ئێزیدیاتی داهات، محامیەکە ناوی ئەمەل کۆلۆنیە، باشە کەسێک نەبوو ئێزیدی بی و دکتۆرای هەبی لە قانونی دەولی لە محاکمی دەولی خۆی ببتە محامی کەیسەکەی خۆی. ئەوەی کاک عەلیش باسی کرد مەسەلەن زۆر جار وەیە تۆ خۆت دەتوانی باشتر باز لە معاناتی خۆت بکەیت. لەو هەموو پرۆسەی کە متعلقە بە دوکومنتکردن طبعا ئەمن ممکنە 10 مقابلەی نادیە مرادم دوکومنت کردیە هەر بخۆی داواکاریەکانی غەڵەتە. شتێک نییە بە ناوی محکەمەی خاص بە جەرائیمی داعش، هەر لە دەستوری عێراقەوە منعکرا، بەڵام محاکمی متخصص هەیە، یعنی سپێشەڵ کۆرت نییە، بەڵام ئاد هۆک تریبونەڵ هەیە. کەواتە یەک لەو کێشانە ئەوەیە کۆمەلگای ئێزیدیاتیش سەراحەت پێویستە مراجعەتی بکاتەوە لەو ناحیەی کە پێویستە، لاو جوامێری وامان هەبێت کە بتوانانی دیفاع لە کەیسی ئێزیدیاتی بکات لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ناوخۆ بۆی بتوانانی ئەو کارە بکات. ئێمە هەموو هەوڵێکمان داوە، بەڵام من لە 1000 کۆنفرانسی نێودەوڵەتی هەبیت ناگات ئەوەی کە کەسێک لەلای من بێ خۆی قوربانی بێت. گەنجێکی هۆڵندی ناتوانانی باسی ئاشتی و بۆ نمونە عنف بکات کە 50 ساڵە لە ئاشتی دەژی، بەڵام گەنجێکی خەڵکی شنگال دەتوانانی زیاتر باسی معاناتەکان بکات. ئەو خاڵی یەکەم. دوو، هەر ئەوەی کە کاگانۆش باسی کرد لە پاش راپەڕین، یعنی بە ڕەتفعل ئەو منهەجانەمان نووسی، پەرلەمانی کوردستان 2-3 ساڵ ئەم زۆر محاولم کرد کە ئەو بەیاننامە ئەو بڕیارە دەرنەکات، چونکە ئەمە مەبدەئەکمان هەیە لە قانونی دەولی پێی دەڵێن دەبڵ جوپرتی، ئەگەر ئەتوو ئیعترافت بەو جینۆسایدە کرد لەسەر ئەساسی ناوخۆ، تۆ زەربە لەو ئیعترافە دەدەی لەسەر ئەساسی دەولی. بەیانی دووبانی دەڵێن پەرلەمانی کوردستان ئیعترافی پێکردێ، فەرم و قانون محکەمەتیشی بۆ دانێ، ئەوانەی کە داعشیشن لێرە لە سزنەکانی هەولێر و سلێمانی دۆکن فەرم و محکەمەیان بکە. ئەسڵەن بەدیوە چتر لەوانەیە توش ئیشکالیشمان کە بڵێ تۆ چۆن 2 ساڵ ئەو داعشت ڕاگرتە بەبێ محکەمە، ئەوەش پێشێنی مافی مرۆڤە. یعنی لەو مەسائلانە ئەمەش تقریبا هەندێک عاتیفی بوون. دوو بابەتمان تێکەڵاو کرد. دەرکردنی بڕیارێک لە پەرلەمانی کوردستان بە تعاتوف لەسەر ئەو جینۆسایدە دروستە، بەڵام تێکەڵاوکردنی بە مەسەلەی موسائلە ئەوە خۆی لە خۆیدا دەبارەوەچی، چونکە ئێستا لێژنێکی نێودەوڵەتی دروست بووە بە سەرۆکایەتی کەریم ئەحمەد خان کە ناوی یونیتاتە دەبی تۆ چاوەڕێکی تا ئەو تاوە دەبی ئایا مەسئولیەتەکە دەکەوتە سەر چێ. بێ ئەوەی لەلای مەیە بەڵێ ئێمە زۆر جار بە عاتیفی بڕیاری غەڵەت دەدەین، بەڵام ئەوش کە گرنگە
بەڕاستی کۆمەلگای ئزیدیاتیش بە تایبەتی ئەوانەی لە ئەڵمانیا لە نەرویج لە سویدن زۆر زەرورە خەڵکی وا هەبێت بتە قوتابی ببتە تەڵەبە لەو مەجالانەی کە نیمانە بۆیە دەبینی لە محکەمەی ICC لە لاهای حاکمی ئەندەنووسی هەیە ئوسترالی هەیە عەرەب هەیە بەڵام هیچ حاکمێکی کورد نییە لەوێ 2000 محامی هەیە لە کەیسی تەلاق و زەواج و عەقارات و ئیقامە بەڵام یەک محامی نییە لە مەسەلەی جینۆساید و جەرائیمی دەولی و ئەو بابەتان و زۆر سپاس. مامۆستا حسێن دوا وڵاتێکی بچووکم هەبووێن مداخلەیەکی بچووکم هەبوو ئەوەش بۆ هەڵسوکەوت لەگەڵ پرسێکی وسا یەک دەبێ پەرسپێکتیڤێکی کورت خایەنمان هەبێت یەکیش پەرسپێکتیڤێکی لۆنگ تێرم ئەنی لە شۆرت تێرم و لۆنگ تێرمدا دەتوانین چ بکەین یعنی دەبێ دابەشیان کوردستان وڵاتێک کە ئەو حاڵەی هەیە کە ئێستا هەیەی یعنی ئەمە دەوڵەتێکی تەواو نین حکوومەتێکی ناوچەیی کۆمەلگای کوردی کۆمەلگایکی لاوازە بڕۆکراسی حکوومەتی ئێرە بڕۆکراسیکی لاوازە سیستمی پەروەردە سیستمێکە تازە گاگۆڵە دەکات هەزار یەک موشکلەی هەیە تەنانەت لە پەیوەندی لەگەڵ زۆرینەی خەڵکەکەش کە موسڵمانن لەگەڵ ئەوانش زۆرشتی کەمە لە کۆمەلگایکی ئاوادا نابێت چارەنووسی خەڵک بستێت بەشتیدی بۆ درێژخایە چۆن پەروەردە موشکلەی یەزیدیان کرد پەروەردە هەتا 50 ساڵی پێ دەکات موشکلەی یەزیدیەکان سیستمەکانی دیکەی ئیداری حکومی ئێمەش لاواز کاری ئێفێکتیڤ هەنگاوی ئێفێکتیڤ لە کۆمەلگای ئاوادا بە تاسک فۆرس دەکرێت تاسک فۆرس یعنی گروپێکی کە نوێنەرایەتی خەڵکەکە بکات هەڵببژێردرێت کە نوێنەرایەتی خەڵکەکە دەکات و پاشان ئەرک بدەنە گروپێکی پرۆفیشناڵ یعنی دوو ئۆرگان یەک نوێنەرایەتی خەڵکەکە جەماوەتە دوو گروپێکی پرۆفیشناڵ کە بکارەبێت بە چەند خاڵان پرۆگرامێکی کار دابرێژێت کە ئەو پرۆگرام کارە حکوومەت بزانێت چی لە توانایدای دەتوانێت بکات ڕێکخراوەکانی یەزیدی بزانن چ دەکارن بکات و کەسی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی یا هەر ئاکتۆرێکی دیکە یان ئەوانەی نێونەتەوەی بزانین لە پیادەکردن و لە جێبەجێکردنی ئەو چەند خاڵەدا هەر کەسە ڕۆڵی دەبتەچی بۆ چوونێک کە لە ڕووی تئۆریکرا زەربە لە ینی مەترسیە لەسەر پرسی یەزیدی ئەوەیە کە بە ئینگلیسی پێی دەڵێن ئایدەنتیتی پۆلیتیکس ئەگەر یەزیدی ناسنامە لەسەر ئەساسی ناسنامە بخوازێت لە کۆمەلگای کوردستاندا کار بکات سەر ناکەوێت نوێدا نوێنەرایەتی دەخوازێت هەتا ئێستا چیان کردووە یەزیدیەکان وڵا وەزیرێکمان هەبێت و وەزیرمان هەبێت وانێ لە پاڵمان سێ کەسمان هەبێت ئەو سێ کەسانە دەبنە چ کەسێک ئەو کەسانەکە نێزیکن لە پارتی دەسەڵاتدارەکە پارتی دەسەڵاتدار هیچ پارتێک لە دنیادا نایە کەسێک دەنگرە بە کەسێک کە دەگەڵ بینەبێت وانێ دەنگدەداتە ئەو کەسێکە لەوی نێزی ئەو نوێنەرایەتیە نابتە نوێنەرایەتێکی ئێفێکتیڤ لە ئەگەر بۆ چوونی بەرامبەر بە ئایدەنتیتی پۆلیتیکس بۆ چوونی هیومەن سێکیۆریتی ئەو بۆ چوونە ئەم هەڵبژێری یعنی ئاسایشی پاراستن خەڵکەکە بپارێزرێن پێشمەرگە هەبێ هێز هەبێ پۆلیس هەبێ ئاسایشی کۆمەلایەتی ئاسایشی ئابووری کوندەکان ئەوەدان بکرێن بازار هەبێ کار هەبێ دوکان هەبێ ئەوەی کە کاکەلی مەسەڵەن دەفەرمێن لە زاخۆی لە خەڵک پێکەوە قسان ناکەن خەڵک لە چۆدا پێکەوە قسان دەکەن لە چۆدا کۆنتاکتیان دەبێت لە کاردا کۆنتاکتیان دەبێت وانێ لە خوێندندا کۆنتاکتیان دەبێت
لا سبورت تا كونتاكت يعني بني دنا مثلا از لحاولر دجيم از بخاطر كونتاكت نير ولا اگر تسوسك كونتاكت لي لاجل مالي من هي اجل جيراني خو كونتاكت لي هيومن سيكوريتي او ريغايا كأنده ببقري نفيش بو چارە سەری پێکهاتەکانی ژیانی پێکهاتەکان لە کوردستان. ئاخر قسەی من ئەوەیە وڵاتی سینگاپۆر نمونەیەکە بۆ هەموو ئینسانێک کە خاوەن مێژیە. یعنی ئەو جیاوازیانە کە لەناو پێکهاتەکانی سینگاپۆردا هەبوو 70% چینی بنەڕەت چینی ئەویدن ماڵەی ئەویدن هندی یعنی جیاوازی لەوە زیاتر نابێت جیاوازیەکانی ئێمە خۆ لەوان زیاتر نییە بەڵام بە سیاسەتێک کە دابینکردنی ژیان بۆ خەڵک دابینکردنی ئابووری چەسپاندنی یاسا و ئێکۆنۆمیەکی ڕێکوپێک باوەوە ئێستا سینگاپۆر بوو تا نمونەی وڵاتێکی سەرکەوتوو. سپاس مامۆستا حەسەن. جێدڵخۆشیە ئەحمەدوە هێژایە بۆ مامۆستایە حەفسۆزی بوو لەگەڵ دەردما بتر وە ڕۆناهی بابەتی مامۆستا عەسکەر سەرقەلەم بۆ ڕاگوتی و یای کورتی بێژێت وە بتر ڕۆناهی لێخستە زەرێ و سمینار بتر پێس و تامخۆش کرد و کۆمەکە پێشنیارەش خستە ڕوو بۆ سبکردنا خەمێت ئێزدیا بۆ چارەسەرکردنا دەردێ جوان ئەس پێشوە و مامۆستا عەسکەر بە بەریا و باخەبێت بێژم ئەمژی کەیفخۆشی بێکێ لێ میکانزمەک هەبێت نابێوە نابێ هەلکەفتە هاتنە مامۆستا عەسکەر و بۆ جارە ئەکێتە کوردستانێ و بەحسێ دەردێت ئێزدیا کرد وەژی پێشنیارە بەتر بە سمینار خەملان نابێ وێ ڕونشتێ ئەسوێ باوریدا دێ مامۆستا سەرە و هەڤالێتوی دێ پوختیاوێ کە ناوەکی راپۆرتەکە ڕێک و پێک و دێلبەر دەمێ سیاسەتمەداری مە سەرکەردایەتیە سیاسیە کوردستانی دانی بۆ دیتنا میکانیزمەکە لەس وەکی مامۆستای گوتی نەیە درێژ پرۆژێک ئەوە کە درێژ خایەن هەندێک تشت گرێدای منە هێرە داجین مەسەلا نادیا ئەرێ زمبولا مەغدووریا ئێزدیایە ئەرێ گەلک غەدر لێ بوویە و برایەتی هاتنە فەمیلاوی هاتە قڕکردن گوندەوی هاتە کۆچ هاتە قڕکردن لێ ئەوێت و ڕێخۆشکرین بۆ vê جینۆسایدا ئێزدیا زلهێزێت گیانی تایبەتیش دێب ناکەین ئەمریکاوە هەواڵبەندت وان نادیا چێ کرد ئەف کچکا بەلنگاس یا مەغدور یا جینۆسایدێ بەڕەسیایی وان چێ کرد گۆر خۆ بۆ ئێک بتر ناشریکردنا بسڵمانەتیا رادیکال دوو ما تشتێت لاوەکی بە مژوورکەن هەربەری چەند ڕۆژەکە گۆدنە نادیای بێژە ئەو زارۆکێت ئەوش خوشکێتمەنا داعش چێ بووین ئێزدیا زارۆکت خۆ حەواندن کچ و ژنێت خۆش حەواندن دلێکی خۆش گوتێ بێژە ئەف زارۆکێش دەستێ داعش ئێش داعش چێ بووین بلا ئێزدیڤاژ ناوماڵت خۆدا بحەوینن نادیاژ خشیمە تشتێوان یاری واوید بێژێت برنە مسرێ وەرە مسلمانە رادیکال چەندە خەتەرە سەر ئەزمۆناوە برنەوێ دەربرنە درا ئەوێژی نەگوتەوان بەواشە قانونە عێراقی ئارتیکلی 124 بێژێت ئەو بچووکێ بابێینەی دیار یعنی نزانی بابێکیە ئەوە ئۆتۆماتیکی بێت بسڵمان بێتە نویساندن ئێزدیاکە ڤان ناوخۆدا قبولکەن پشتی چەند ساڵێکی دی وەختێ زەغت سەر داعش یان ماعش سز بێت دێن بێژنەما کابینەوە بچووکێمەیە ئەوەی بسڵمانە کابووکامەش دەنەما ئێزدی قارد مینە کە تەوقیت کرید ماڵە خۆدا بکەین نادیاژی vê پیلانێ فام ناکرد ئەوە بەلکی مامۆستا عەسکەرەندە یا دوێ بوارێ پەروەردێ کو چارپێنجێکە شوە هێژایە
بوارێ پەروەردێ فاکتۆرێکی گرنگ زانی لێ ئەس وەک شارەزار وەزارەتە پەروەردەی بوارێ ئێزدیناسی کە مەکتێبە مەنهەجی دانایە بەری 5 شەیڤە قیبەلێ ڕێڤەبەریە گشتیا یا پرۆگرامە هاتنە ڕاستپاردن پرۆگرامێکی نو حازرکەین بۆ دەرسە ئێزدیاتیە و گۆت کلاسە چاری ئامادەی و 5 ئامادەی و 6 ئامادەی نەما دەرسە مسلمانەتی یان قورئانێ بتنێ بخونن مسلمان ئام بایبلە ئینجیلێ بتنێ بخونن ئاژی ئێزی یا ئێزدیات هەموو قوتابیەت کوردستانی پێک بە منهەجێکی دیرۆکە دیانەتە کوردستانی و ئەوە جێدڵخۆشیە و ئەوە پرەکتیک واکەفتە مەیدانێ و ئەو ڕاگیرە وەڵام ڤیا بزانش بەرچی ئەم هەردێ پێکۆڵێکین و ئەوە هابێت وەکی واژی ئاماژە پێکری دەرسە ناسکردنا دیانەتە کوردستانی ئەسکۆی کۆبەتە پێشمان دێدرێژ بەتیانژی چەنگۆ پێشنیار بوون بتر بەرفڕانکردمان بابەتی بوو و هەفتۆزی بوون گەل دەردێدما ئەس گەلێکی کێ خۆش بووم ئەو چ تشتێ من نەگوت من نەدخواست بگوتە ڕاستی و گەلێک تشت گوت گەلێکی کێ خۆش بوو چۆنی ئەم کورد هەرێمە کوردستانی هەموو هەڵدی هەڵۆ نە دەولەتە لەوازە gelek tiş destê wî nayê merî tiştê mezin jî bixwaze corna merî mev tiştê mezin lê xwast kare bike. Bû wê jî min gelek tiş negot. Min got ew tişt ku qewata bê herê bê dane. Qewata gelê Kurd dane. Bîra min çû min negot ku ez spasiyê Parlamenta Kurdistanê û Seroketiya Kurdistanê dikin ku sesiyê mehê çar genocîda êzdiyê hate elamkirinê. Ew tiştekî baş e û êzdîgî jî wî tiştî gelekî razî man. Niha pir zav, pir spêşiya tamamiya Kurdistanê zav in. Ev birîna Şengalê tenê birîna Şengalê nîne, birîna tamamiya gelê Kurd e. Eger gelê Kurd wê birînê xwayî dernekeve, wê tiştê ha gelek bîne serê gelê Kurd. Qîz û jinê êzdiya birin, namusa êzdiya ra lîstin, gela ew tenê seva êzdiya bû. Êzdî zanî civakeke lewaz, civakeke qewata wan nedgiştî. Eva namusa tamamiya Kurd û Kurdistanê ye. Namusa tamamiya Kurd û Kurdistanê ye ku xwayî her civakeke xwe derê. Tenê êzdiya na. Xwayî tamamiya civakê xwe, tamamiya welatê xwe û Kurdîtiya xwe derê. Carna êzdiya gunekar dikin, yek rastî êzdî tê divê tu Kurdiyan êzdî. Ewa jî hêrs dikeve divê ez êzdî me, ez Kurd nînim. Ewa wextê divê ez êzdî me wê da Kurdîtî heye. Çimkî êzdî zimanekî din xeber nade. Baweriya êzdiya bi tiştekî din nayê. Her tiştê êzdiya Kurd û Kurdistanî ye. Bisana gerekê em nebêjin tu Kurdiyan êzdî. Wextê em bêjin êzdî ye, bisana Kurd e. Niha ceme hinekî radîkal gelekî ew hebûn, kişka digo hela binê reha, digo bira êzdîtiya xwe ke, bira erf adetê xwe ke, bira zimanê xwe ke, bira qedrê dêbavê xwe zanibe. Mera çi lazım e? Sivê dest be zarayê rabe, zarayê zane ew Kurd e. Ya xeter ew e, ew ê dikevin nava
مریسا که دشمن کرد و کردستانی نه اوی دخوازن ریاغون شاش کن اوه خطر حکم خودم اصلا یک بیش از جایی که بیرون دیگر درست ماله نه تشتکی سا تو مری که خوش کم پیشکی دست بکر ماوس گلکتش زانی گلکتش والله یا خوشکشیدین الان ببینید سپاس بود به هفسوزی و ما مستاسرو پیشنیار اخسنا رو قلت يعني يفر على داخل الليبوريني بتكرن ازديا وابدا كشا زانی من اول داخل الليبوريني نگوت دید که وقتی دولت کرده چی به او تشتی بوده اینجا وقتی نها به پارلمنت کردستانی سروکاتی کردستانی لیبوری نه که ازدی بخواست ازدی چرا خیلی نه هم راست بیشه برم ازدی چرا خیلی نه دوین پیشمرگا عالی من نکرد درکتن چون امیشتن دوی جورتا برسا هر سرکه اوه برسا هر سرکه اوه وکی ازدیا بدن باور کرن که او قلبی چی نبود ازدی رادیکال جی ازدی بدن گوتنی ووندا جی دویژن سویدیسا و داش رابن و مقرکن ام کردنینن کردستان ولایت منینه وقتی کردستان ولایت من بیاوی چرا نقطه اوی تشتی گره که سری ازدیا ده اوشی گره که هن حکومت کردستانی هن سروکاتی حریمی هن روشن بیر شغلی بونه گره که رادیکال ایز رادبون تابونا ایزدی قرط کرد اما راستی کرد لیبی فرمانی دا سا نبود وی فرمانی دا پای پری کردی مسلمان رابون نبشتا ایزدی ها جی خود دانه ایزدی ها مالا خود دانه ایزدی ها مزگفت تاب کرن هر تش کرن که ایزدی ها بسترینه ایجاد ام نکارن ویدشتی کسک نکاره این کار کسک نکاره این کار دیجا افسی ساله که بتر کردت برای یعنی ناف کرداد پیدا بینه برای کرداد دنتون دو تیجیه بچوان پارتی رادیکال مسلمانی و دو پیشنهاد اختیار با اول بلندگوی مزگفته و درسا پرورده بیشتر مجموعه دیانت آفت خونه رو ما اشاره بگیریم تاریخات سرچیه اما 30 سال عن أبغى قلت دقیق زنی چه وقت بالا ازدیاد داد نواندا لیکولین ازدماسی وکر سایل نه من نماجی نویسی پارلمنت را و من سروکی زانگو جهاد نه اولدنبورگی من پیشنهاد کردم که نگو چرا مال ازدیا اولدنبورگی داوتش ببر برای زانگویا که دادش ایسا چی به برای زانگویا که کردستانی دا جیکی ایسا چی به نواندا لیکولین سر پس گری که ازدیا ای کسی اولی من نکرد کسی اولی من نکرد گره که راستی بگذاری ام به قوات آخر نه پریمه هیا نه تشتکیمه هیا گازی حوالا دکن بروانا دکن دوین پری ریاوشی هم نکارن بدن لی حوال تین آلی مدکن یه او تشت کارو بو زانگویا که حریمی دا ببیا لی کسی آلی کاری نداد گره که راستی بگوتنه گره که راستی بان تشتا بیشن اون راستی بکرنه چرا زانگویا که کردستانی دا حقا جی لیکولینی هنه حقا جی تشتا هنه چرا وردا
ناوندک سوا ازدیناسی ونبه یا ازدیناسی تنی ها سوا کاکا یا سوا او بگانین کم جمهور چرا ونبه وکی او تشت دبل او تشت هبل وی گله پرس گریکی نوا ملت دایی صافی بود دينا ما مستعلي عوني بيجتن يعني الروم كنا بتبدا تبابت بيجتن قالك فرع عموك بشكا سركيا كرداكا كرد بسلام سايكولوجيا ازديا فامكي كادر دتوان شينا داخوازتوان شينا و ويج بزانين و افرمان وقر وكون كجينا بس سري ازدياتين قال كرد تكراي برنجاري فقرب ياو نو اگر نمونه اینا بانه مثلا نزدیکی انفال او وحلب چاو يدي وبحثي رول راجع رول نيجاتيف عندك ميديا الماتكا كو وقت عندك بسيارة مروفيت آرين مروفي تنقاط كان تو كردي عن إز ليش نبا دبوا أف كسيتو ميديا كار شيار بانا سايكولوجيا إز دي بريندارا بوفي تو تشيل إز ذكرنا هاي از دی راستی ماجی از دیا به فرمان هفت گلک تشتی سال نو از دیا داشت چی بود که از دی راستی جید آها دورا دنیا را دوی چرا بین تنی مقر کن بین جنی مببر بین زاروکی مببر بین مال مهلچینه بین هر تشتی مبکن سبا چه سبا چه وکی ام ازدینه اوی تشتی همگی ازدی راستی دی نفکری وکی بنگه هم اکردیه همگی ازدی بر به رادیکالی اینجا حکومت هم مجی روشن بیری هم مجی هر تشتی مجی گرگی سابقه کن بیر برینا ازدی ها همگی درمان کن او درمان کن ازدی قطعی سوی یه دنه جب قطعه شنگال کردستان دو کت ازدی جی کتابه اما برینه که مزنه نکتنی ازدی را تمامی کردستانه ازدی چه دخوازن ازدی همه روژا پیشین دار حوکی فرق ازدی 2006 24 ازدی اتوبوس پیا کردن برن بر مزگفت که باجر موسلی تو گلباران کرد من نخواست در اقوام تشتاق 2007 سیبا شیخ خدری و گلازیر هاتن به هزار مری قرق صحیح 14 همیشه شنگال او کچکای ازدی که اصلا بو دست به پروپاگاندا که مزن بو دست به پروپاگاندا که اصلا خراب بو آیه مدیوی تا حوالا که من هیا اوجی مدیوی تا دخفته دوی از کرد حتی نها از پشت ازدیا بوم دوی برای دا ازدی کش که خراب تر بنی را چه کرد او پروپاگاندا مزن تمامی او راکن پیشی ازدیا وی چاقی مدنویسی نه او دکر نه دگو اوا تشتاقی خرابه کسی گروه من ندید کسی او نویسار ما کسی ندخواد اجهاد او تش گیشته 2014 ادی تراژدی لب مزن که دنیا ادید از آن قوات کرده ها قطنه کرد الان نبونه دولت پیشی اون ملت مزنن یکو کرد کردن به دست خود نایلن کرد بینا خوشی بکشینن گلک پروبلم هنه کردستانی دا پروبلم زافن اوایی پروبلم نکه گلکی در قوی دا بفکرن ازدیا چه دخواست؟ پیشی دا ازدیا خواست گو گلکی شنگالی دا تشتکی مینا افتونومی ازدیا را ببه و ازدی بکار به خوری با ببه هر تشتی ازدیا دستی ازدیا دا به ویچ آقای گلکی
حکومت کردستان گرکی راسته نه دولت لی همه به خبردان همه به گوتن بشتا ازدیا بکرده اینو گنوتی دا ازدیا سر ماسیه سای نه دولت ما این چه قاجی بیجن قوات ما این چه قاجی بیجن نه بیجن گرکی پیشنگی کرد بکن گرکی پیشنگی کردستان بکن حکومت کردا بکن گرکی پیشنگی روشنبیل کردا بکن پارتی کردا بکن اف پیشنگی نای خانه ئەمدەینە سەر پرسەکە دیا مامۆستاانەوە و برادمێت کریستان ئەوش گولەکەش قەفکە گولە پێکاتێت کوردستانی برادمێت کریسیانە سێ خاڵی خستنە ڕوو بێشتن جێ دڵخۆشیەک و پارتێت باشوور هەندە ڕێنەدانە خۆ سەربرینێ شنگاری هەڤڕێکیە بکەن ئەوە باش بوو لێ ئەو پاشی نافکە بێت خۆزی برادمێت پەکەکەژی ئەف گیانە هەبا و هۆسانە کردبانە ڕێبدەنا داگیرکەرێت کوردستانی مەبەست ژێ تورکیا بێتن جیا شنگاریش وەکی خەندی لێ هەرە بەردەمان کرد ئەوە داخوازێکە یا دوێت بێشتێن بلام تەنگاو نەبین یعنی معاجز نەبین ئەگەر ینی پێکاتی دیت کوردستانیە کوردە مسلمانێنی بلام عاجز نەبین هەکە ئێزدێکی گۆ ئەس ئێزدیمۆ بەس كتابهم كلمة تبدأي بيجي بلا بينما لو أنا فرابط وكم ما مستعديش أفخارة تأكيد كده يا سيج بيشتن ما وكي بيش نيارة كي بيشتن نمونك جينا تا كومكا دیندارت برایت کریستیان مطران و بیجنی و کشی برنا دیوانا برپرسکی ریفابریا کردستانی بیشتر شکلی مطعوی بو سمکوش کار که لیدرت کردایا بس بیشتر دیروک بیشتر بیدست کشتنا مطران اوی دهبو بیشتر ازدیاد ماجی امزانی ازدیش عايز من هكا پیکرکی بو میر محمد الروان دوزی چکن و شانازی پکن بیشتر خوزی حسانه کربانه آخوناتا هر سه خالصی توشید بیجی گریان گلم که او پرورده نه وقتی چه دست بیه از هاپا تگیشتی چه کرده چه نکرده ساپا و نزانوی لی وقتی تشتی پرورده دفسا اولی داینن ولات هزیه داینن کردستانه چه ملت مهم دکن نه ارمنی وقتی دچی دویجی ارمنیا دار چه پیشن او پیشی ارمنیا خودی نه باشه درقا اولا خدا تشمیشته درقا اولی تشتی گره که من کنم کردی بفکرن ام کردی بفکرن پیشی درقا ولات خدا باشه درقا اولا خدا اگر ولات ما آزاد اولا ما اجازه باوریا ما اجازه ولات ما آزادی و نه باوریا ما آزاد و نه ام آزاد و نه کس آزاد یا سمکو از عمدی سمکو جا رزانم درقا سمکو جی مگله که خواندیه در قسم کوچی خوندی زن می وقتی دوستان شیخ سعید گلک چونه ورادا گلک کرد رویان جمع سمکو چه آنی سری وام کرده و کسی نانی سری و اوجی دنویسن که سمکو چه قاتشت آنی سری وام مرینه زودی مرینه فیودال سمکو نه روشنبیره که بازم بود اگه مازم بود اگه تشتی زاکر یا ملا محمود بایازیده او میره کورا یا میره کورا جیران زنه دیرو که میره کورا جیزانه چرا او تشت بود چاو او تشت بود اگر مفتی وی او فتحان ننویسیا ملاخت او من نخواست از برفره ببزانی من نخواست از دیرو که میره کورا رنزان لی چرا سابو چابو و اوی هنک تشتی ازدیاجی هبون هنک تشتی ازدیاجی هبون که بونه معنی و کمکوژیه من نخواست زب برفره چونکه برفره بی
تی چه قصی او روک که من قلبی نیست سربرا جواری روک تیره نکه روک مریم مها سربان پروبلم خبر ده تیره نکه دينا بسا برسا مع مصطفى عبد الرزاق قال لك جار المحفله الكوريز روشنديني ميسي يا بكاكي كنت بتخواز باش زوانجي تشاو كردستاني كربا سربيني ديانا رقصي بانا كنت تشتكي بلا واجبه من سبب بكاكي خبر ندا از ندجي بكاكي ما نجي بكاكي خويتك متجر پاکه خوی نکلیه و از آگی سیاسی ها پاکه جینینم پاکه نه گلک تشتاد که مخوش نوین از درق ملت نویجل گلک تشتاد که مخوش نوین مبوی کارج من سبب پاکه خبر داده نه پاکه کدیه شنگولی دا قواتا ازدیا پاکه دا ناچه ازدی چه بکن؟ از او را بیشم سردی شیست ازدیاجی آلیکاری پاککی نه پاککی نواکی نوا هیه با آلیکاری ازدیای هیه انا الرقم چکیو گلک تشته ایجا من نخواست از برفره او ناکوکی نوا کرده دا او ناکوکی نوا پارتی کرده دا ایرو بین به ارتدا و از به مالی کاری و اوی من نخواست مع مصطفى عبد الرزاق برسم ميديا كردستانيا باش او كان جاي سردانا شنيار كيلو القلب كورس منايت صار نتكي بابتي حازب ويا هاد بيجتن ونوج دوبات كر باش بناخذ ازديا فراكن ازديا تاخذ ماشينن يعني كرديني ابا خالد ودبشتن يا سي هشت زوب جبيراوان ناتشت برينا كقلق كولا تشي ديجي هيجا من دي سرفوت ويا ديج بيشتن مدفيا نمونا برلماني كردستان بريارة برلماني كردستان هنا بدبش مدفيا حكومتها كردستاني نبس أركش إزديا خوازبانا بلكو خدمت آوانجی کرد با خدمت واجبی بلا لیبیا بغداد نه لا بچونگو بغداد قد برینای ازدیا درمان نکرد بلا هر خو خدا نزانی با و الگورشیانا خو تقصیر نکرد خونگیجی زان دیرو که نادیای چا خونگیجی چه بود نکه زانو با که نادیا کیه و چرا دوسا میرخواسته که دوسا یکی او مروکی زانه مروکی او که هر والاتا بگره پرسگری که ازدی دایده بر او پریزیدنت و زور بی دولتی نادیا میهر از رولا نادیا کم نکم نادیا سیمولا که میه تو هم گره که قدری بگرن لی کارو تشتگی دنی چکرانا یا تشتی دنی کی چکرا ورن پرسی بنداخو کی چکرا الرخصة مستعسكري بري چنوجا كال ارمنستاني الايريفاني چند مزارگاه چکرو چند زنبل ایک یا درویش عادی ایک جبو نادیای چکر اصل ناف گنجد مادا باربتش گنجمت گو خوزی بو جهانی و جیلانی چکر با اوید راه دستی خبرین و خود تسلیمی وان دورندانا کی اری نادیا مقدوره که ما مستعسكر بجد اری زنبلا مقدوریا ازدیالی وكيا او سازياوان دبي نادي راد بجد بلاني او بيكلا شو لابو نادي اي شكن بو جيهاني وزيري وجيلاني شكربا اكو خو كشتنو خو ناس بارتنا دستي هكا حش ازدياد كان قالك تشتي ازدياد دستي ازديادونين دينا صرت برسامة نبتت وقالك راح قالك تشتي ازدياد دستي ازديادونين ازوك ازديك الدفكر او تشتكو ارمنستاني دا تشيكرن قالك تشتكي مازن وران تشيكرن وكي سالي جوي شانغولي تشيكرن ويتشو خراب
ازدی نا 30,000 ارمنستانی دهیه پای پر مری مزن مونه سبی دست پا دوه ارمنستانی دا ازدید نمینه و او سبا کی چی کنه نادیا جی خوشکا میا قیزا میا کده دستی اون دا ناموسا مبوام گلک قدوی زنی و گلک او سیمبوله لیکن نادیا چی کرد از برای چه او دکم از خواستنام چیه وکی ام پیشیا خلقی کردن ام تشتی خود چی کن ام کرد خود را سیمبولا چی کن ام نیل خط مرا سیمبولا چی کن از روی تشتی دیگو کرد گرکی خود را چی کن نیل یکی دنی بی اسکر هلده ببه جم پارلمنتارا ببه جم اولدارا و یه دنی بگرینه بیز بنی را عواسی برو میگه دی کرد زانه کی دوه دینا سر پیوام مامۆستا کامیران دوو خاڵێ خستنە ڕووی یەکت بشتن ئەژل گەلوێ چێندەما سەرکرداتیامە سیاسیە کوردستانی پسینگێکی فرا گوهێت خۆڤەکەتن و دیالۆکێت گەلوان چەند گروپێت ناف ئێزیادا گوایان بژنی ڕادیکال گۆداریاوان کرد و سینگی خۆبوان بڵەکەت دا ئەوژی بێناوان فرادوت و یا دوێ بوارێ پەروەردەیە ئەگەر هات و دەرسا دیرۆکە دیانەتە هاتە خوندن وەکی چاوەڕ ئۆڕۆپا بەلکی نەوەمە وەک حازری ئەو مامۆستایەت پسپۆریا پێتیڤی بەردەست نەبن ئەوە دیتنەک ئێخستێ ڕوو هاتنۆ من وڵاتی me کوردستانی مرا شابوونەکە گەلێکی مەستە وەرە ڕاست بشم من هەلا زارۆتیەدا دخواست دەنویسی وەکی ئەزی پێخواست دەکەمە کوردستانی بلەنگۆ ئیجا مرا لەم نەهات ئەزیرۆ هاتنە کوردستانی شابوونەکە گەلێکی مەزنە مرا ئەز بۆم دەستانینە کوردستانی دویتم ئەم ئیرۆ ناو هەولێرێ گەڕیان شابوون چیە ئەو شەدا ساڵی 600 کوردستانی چی بیرەتە ئەرێ ماوەی بێژە و جواب ئەم ناو هەولێرێ گەڕیان چه تشتی خۆش هات کو هەر تشت ئاوا بێ هەر سەر هەر کوچێکی سەر هەر سۆقاقێکی سەر هەر ڕێکی دنێڕی ئاواییکی نو بلند بێ ئەسانە ئاواییە کوردستانی بلند بێ ئاوایی دەولەت بوونە کوردستانی بلند بێ ئەوە شابوونە لۆپە مەزنە ئێزدیجی دکەونە نەوەویدا ئەز هەمە هاتم و گو ئەزێ هەرم وەکی مەڕە چا نویسکارێکی دەجی وەکی دەنگی مژی بگیژە گشتادا گەرەکی دیالۆگێک چی بێ دیالۆگێک نەوە حکومداری کوردستانی و ئەو ڕادیکالی کو هەنێ ئەم بکارم و وەنا ژی vegərînin ber bi miletî wan ber bi welatî wan na ew qewateke mezin in keheke em wana bîr nekin ew qewateke mezin in millet dîsa kirine millet peyvon diçe gelek millet sedî heftî peyvon diçin hinek me diçine nava wan da xeber didin meriya jî bêhurmet dikin divê tu Kurdî nav me derkeve here gelek tiştî êsa jî dibin gerekî diyalogek çi be diyalog jî ça çê be diyalog jî gerekî bi zana bî êsa çê be ku em bikaribin wana jî vegerînin aliyê xwe meriyê me hene yek û Kurd Kurdistanê hez dikin û rewşenbîrê me hene ew hene ew hemî yê me ne ew hemî viyalî ne em êsa bikin ew ê viyalî jî bikîne aliyê xwe ew jî em gerekî ça bikînin gerekî dereqa şengolê da bifikirin ça bikin şengol ça bikin şengol xalq vegere mola xwe de ev vê ew ê da vê komkujiyê da komkujiyê dinê wextê dibûn
اوجی مینا بیبون لیخاق ندارگیا جار کردنی بدگارگن مال خود کلو درد خود برینی خود درمان دکر کسی اولی اون ندکر لینها ازدیا گمان خود دای سر یک دای سر بغداد یک دای سر کردستان یک دای سر اویدا اونو جیتشتک نکن اول من ورته دا کی رویا اروپایی کی رویا نظام کی دارید چهار سری خود دیدن او چهار سری نینه او راستی پروبلمی ساتی وقتی او اروپا و دنیای دا پروبلمی سوان رو دارتین اونو خاص دویزانی او چوکه دا جنتی او جنتی نه او جانمه جانم و خرابت تنه مری ولات خو وقت دیلت چه او جانم و لوب خرابه اصلا گرگ ابرس چهار سر ببن ام دینا سر میتونید ما مستقیما کویزدیش به چندید بیشتر بیشتر البواري جدا ازديا بسبوري تاين خوندنا خويا بلن تمام كين بس البواري يا ساي كيم هينا مخابن جبركو الكلية يا ساي قانون يا سا شريعة بصمانتي تتخوندن لو كيم يزدي قصد كاني بري ما مستعسكر جواب كس حس كم رون كرنا كي بوج جنابته وآماده بيا بيجم البواري يا ساي جي ما كوما كباش هيكو كلية قانون سياسة تمام كينو عندك جيد الخوشي بويا كم جار الكردستاني بنا داتوار بنا حاكم جي كحكومتها سنترال قبولنا تكريز دي بنا حاكم هرت كنا دعاء عام و أوروبا جي ما عندك هنا باسبور وإكشوان ماسترا خب ياسانا دولتي الهولندا دمائينا والمحكمة لاهاي شانسالك كاركر وجبربيك يجي جنابك نشيروان بحسيا إنا وتلوير لجنيكر أو لجنا بالايا جنوسايد كر قال وزير كارباري الشهيدة وكان بسبوري دي فيبواري لمخابر هندك هفالتوي رينا دناوي وقت وفدك تشتكتت بسياري شويت كان قالوا تو چيز بيجي قول بيوانيت ناف دولتي مثلا جنوسايد ام چي بنويسي او راپورتا كدورو درش انجامي ازمونا خويا دكن قالك نامه قالك داخياني قالك سبب جنوسيد دركتنا وشاندنا ليت بدولتي ليت بحكوماتي نهاوكي هاريبا كردستان كوميسيونه كأسا چكرا بيه قادري ورا يه روسيا يه أوروبا يه أمريكا ويه جيدن خوخا ازدين او خوندنا وانا او دوانا چكرا ويتستاكي قلقي باش ببيا ويدنگوان جي بيشتا جيدا از هیوی دکم وی تشتیدا تنی سر باشور نسکنن قواتی مزند قواتی وکی کارن گلک تشتا بکن اجبرا درن دور دجگلی يا ديدار يعني ديدنا دماي يا مصطفى حسين اقول بجدن يعني هو صاستي قاشتم از ديري قالك بريندارن وقالك طنقابن وفبترش بين صالة تشادرة دا ويديجي الرياحات ونات دا برقو ترقين وبرو أوروبا تشين وقالك طنقابوين برنامجي نيدرش خايم بتنو بلا برنامجي بلس يوكي شي بيجن طنقابيا تشارة سركنا طنقابيا بلا هبتن دا بتشكي خمتوان سبق بتشكي روشوان آرام بد وبرينتوان بينا سارش كدن وجروب بروفيشنال بوفي بابتي بين دانان وميكانيزم جبت دانان يا جبا جكرنا فان بيشنيارا وبرنامج هو 5 سال درباز بي 5 سال اش کنکوژیا شنگالی درباز بي پرسگریک نه چاره سر کنه درقا پرسگریک پاکی خبر ندن وی چا به چا نه به راستی جی گرکی تشتکی حوکی لس تشتکی حوکی عجله به چه کردی کد ازدیجی بزن بن اشتاون هیا ازدیجی بزن بن مریهنه درق کون دا دفکره
افتش دی باش دو گره که نسنه 5 سال در باز بونه دیم سوا چه دیم چه دفکرم و چه بره کسک مریا رو تشتکی نکنه اجازه دوباره من میگازی خودی که خودی مرا تشتکی بگه خودی جی دوباره برکت و حرکت وقتی و حرکت نکره از چه به مواد گره که هم حرکت بکنه و گیت تشتک خودی جی بده ساعت خوش الداویه جید بجیم سپاس با مامستا سرو و هوالتوی الانستوتیک و اف دیدار ساز کری چاوت درون مامستا عسکر تو و خوشکالوسی کن بجار اکتین و کردستانی و هر با قدریا جنابی و اف دیدار که پروفیشنال بو چند کسانی هجی و پسپور نا كوركي او قاعات جبل شوقو اساقداري چلاكي تيراما ادوي انستوتي كسانت بسبور وبواري انترساوان ونزيكي جي قراري وانتينن و سيمينار وانا خوتينن سيمينار اخو اوجي بترت خاملينن صبيجي بواري انترسا ما مستعسكرا سيمينارك ديال الأكاديمية مامستاسرو سوباسيفا وراري خستي الأكاديمية الكردستاني قال الدكتور عبد الفتاح وفالتوي ازدي وشاندا كردي أو 20000 ازدي ناف مليون ونيف كردادا انجامي ظلم وزورداريا دولة عثماني دوان 200 سال بوريدا ناچار كوجبر بوينو چوينا سوفيت دولة السوفيت عبري أرمنستان وغرجستاني بوشي او مليون ونيف كرد باربتشوان حليان وبوشي او 20000 ازدي رومان نويسيد وكي عربي شموي جي پیدا بود فلكلون ناسد وكي امينه عبدالو و حاجي جندي جي پیدا بون زمان زانت وكي قناه كردوي جي پیدا بون ميجو نويسيد وكي بروفيسور شاكرو جي پیدا بون و بنمالا جليل كودازغاكا ما مستعسكر ابن حمو راستنا العمري وان من اغان رسكري لي ديدار قلوان هينا روبرو كما شيفاني كرد خون بت يا ما جرامر قناه كردوي خون بت ما او نديد بين او ديتينا وديدار قلوان هينا سويد بحثه ويش عندك السيمينار اخول كوريزاني علي كردستان عن اكاديميه ساعات بنج زور سباس بو بين فرايا و دوباره سپاس با ماموستا سرو و هوالتوی و چاربت وطرون و که او حوزانتا یا سال 600 تا بلاف کری از باورم کردستان ویچه با و پشتی این گندک برادر گوت تکابینه ده چاپ کهی و پیوک جینا نداره وش نخو پیوک دیته کرنه تو با ما اورجینال پنج دیوان شعری هینا اسپاسیا 2 دقيقة مان وبيسترانج فقط طيران جواب بيستران بلي ايه اسپاسیا که سرودكم كأف راساتنا ما شيء كم راسي هواتن ما هف ناسكر ما هف ناسكر جلك اسپاس نه گلکتش نگود لی پروبلیم بدور زمانه نو ساعت داد نو او داد نوی زمان هرتشت لی دیسا ندید وکی خیر خاص برا خیر خاصی مینوه همه و ازدیتی دنیای نوی هفدان ازدیتی هر هبه نبی خدایی ازدی نبی خدایی من بری داشت گوتیه ازدی مینا کبرانه او کبری آف دکشه و دیتی آف دکشه کبری همه که شمشاده او وراد مینن آف چپاتی بس دو زمان دکشه دچه لیو کبر دمینن ازدیجی سال ها دماشن و دگیجه قوات کسا دی کس نکاره اونه دوما بخير خوش عايش بيجا ازدي اصلا وازون مو بمينا از هلبست از قل هلبست خود از بر نظام می في سال شيست هفته من نو
او خلاص کربو زانکو خلاص کربو همان میشه شهر بارزانی مزن شور شاهین بارزانی مزن بگریا بود چون بارزانی هاته جمعه دا هاته ارمنستانی از میشه خیلی شاگرد بود وقتی هات سال 58 طب خودی ما مسافر لا والله زانی گشت دوی هنر کوالی متن دوی زانی مدید یه دن دوی از بابه خودشون از جمع داد دوی اوتش گود کش دره با زانی گلکی او خود کسی نزاب بود در قوی داد تو روزنامه رادیو تشتک ننویسین تنه سه مری چهار مری نزدیکی دولت یه نزدیکی دولت اوجی وزیر بود نادو محمود بود سن سیاوش بود باشه میروی اسد بود میروی اسد چه ردکتور روزنامه یا تازه اب هر سی پرودگاریون هات گندی ما رادر باز بود چو الگزی گنده الگزی وراجی بگرد چون گنده گیدنی نوی جرجریست چون گندی دا نوی سوویتی دا اون زن قانون سوویتی چاوان وقتی زانو مریکی ساتی دست پیدا کردن مهگی گل تمیز کردن چه کردن و کردن وقتی نشکی وقت دشتکی دو نبینه ایجا گودی مجی تمیز کردن او کشاف دون میجا مدگو کسی که کرد ناز نداره ارمنستانی دا او که دگو کرد چیه کرد هی گانتنه یه وقتی مدی کردگی ساتی او قدری اضافه کش او دکر همجی کبارده بود مدگو بود ایشان از پیت کرده اینجا هم درخواستم بر ری او ریو وکی عربتی رو درباز بود هم بر ری ساکنین عربا ویها درباز بود درباز بود چو علگز گندگی حلقی اول وراجی چو جرجریسه نبگون جرجریسه جرا گودون اف مال حاضر کرن اگر که بیچونه وی ماله گو از ناش نوی ماله از عربی ماله یا چون مالک ارمنیا وی گفتی تا مالک ارمنیا چون ماله نویج لیبون بود چون مالا لیبون نکفت خفکان آره چون مالا لیبون سعی نکرد بود چه او بخار بود او کرد وان حضری بگریا بود تزیه خیلی دابو لیبون دا چه لیونجی تمام او تزبیه خواهی دکل چه بیرانی پیوی را چو آلیه دنه دو نحیه دا ازدی دمان شاخی نحیه مبو یا اخبارانه بود مدبو یا اخبارانه یک جیا تالینه چو بود یا تالینه چو بود گنده حکو دا مولا گودی که مولاوی چو مولاوی دا پاشه بگرگا یه بونه زود باش دار چون جمعی کشکا نوزار قدانی بارزانی حد اوید بورا مندال بوین گلک نوزار خود حتی نهاجی اولوانه نوی اونا بارزانی نه ولات حزبی که مازن بود و پیوی را ولات حزبی که گلکی مازن بود ولات مدا ام نویسکار از حالا گلکی گیج بود وقتی از چون زو از کدن نوبوی آواندا کوماندا در حرم شام و حالی جلدی بود و میری مزن و امکی اون مزن اجی خورد بود لی اون از دام نفخت اصلا چین هاتن و ما داد نمال ما چون نمال الان تازه نویه وسیع بگه و اندام پارلمانی روسی بیشتر خدا ولات حزیک مازن هبو بنر نوبا مالبت هبون مالبت حاجی جندی مالبت جاسم جلیل مالبت ایسا او هبون ایجاد نوبا مالبت دا ناکو کی هب ناکو کی هر جهنه لین ناکو کی تنبو
سر کردستان وقتی دلبو کارا کردتی کش یک اصاب نگذاشت تا خوشی اصاب نه اروپایی ملین هری یک یولی دچینه یک یولی دچینه یک یولی از که مگو اصاب نکرد نکوتا شیر اینجا مگو چاقین هلبستک نمیسی هلبستک حقا داشت نه لیاو هلبست ما هلبستی من ده باشتر هبون لیاو هلبست ما فقط ایران فقط ایران حالا هیچ وقتی کردی باکور خب پیشان دانو دکن و شبا دکن او دکن عصبی هلبستی دخونه مستران بله. همین فقط تلویزی او که رستوران بیشک چیزی اویا از زنم کردستان چه به آزادی بیرق قوی به عدلایی اتفاق قوی به از زنم کردستان چه به دعوی قلم قوی به جعب عالمی لی به از زنم کردستان چه به لاوی کرد انگیده وی به ایرو بیان سوی به از زنم کردستان چه به اورجینال تا چی اینجا اورجینال من نویسی بو بارزانی عقیده وی به از زنم کردستان چه به دا واشان دا سوویت دا حواتش تابون نظام هون اوی سوویت نظام نه حواتش تابون گود نوف گرگی درخم او نوف درخستون اورجینالی دا هیه ایجا اصلا کده دوباره سپاس اجی گلکی با سپاس آماده بوناوا بهداری آواز گلکی سپاس گلکی سپاس یا ودکم